بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بانیتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک سپاس بۆخوا ئەم بەیانیش دەرفەت هەبوو لە پەیامەوە بە هاوکاری هاوکاران و کۆمەڵێک بەگەڵ بابەتی جیاوازی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بۆ ئێوەی ئازیز پێشکەش بکەیت. سپاس. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ دوو بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە دیارە لە یەکەوە نزیکەنێکێکیان تایبەتە بە قوتابیانی پۆلی 12 دیکەیان تایبەتە بە مامۆستایانی ناڕازی. دیارە لە دوێنەوە کە پرۆژەی بەرەو ڕێگەی زانکۆ ئیدی دەستی پێکردووە و پڕکردنەوەی فۆرمی دەرچوانی پۆلی 12 بۆی کە سبێنێ ناویان لە زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان دابێتەوە. پڕکردنەوەی فۆرمەیە دەستی پێکردووە زۆربەی ناوەندە شوێنەکان کە پێوەستن بە قوتابیان خوێندکارەکان دەستیان کردووە با ڕێنمونیکردن و پڕکردنەوەی فۆرمە بۆ قوتابیان. بەڵام لەناو هەموو ناوەندانەیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ساڵانێکە بە کۆڵێک ئەزمموی باش و چاکەوە ئەمەزمونی وەرگرتووەوە لە لەق و باڕێگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە ئەم فۆرمە بۆ قوتابیان پڕ دەکرێتەوە. بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردووە لەسەر ئەم بابەتە کە ڕێکخراوی قوتابیان پلانی چیە بۆ ئەم ساڵ لەکوێ و کوێهەیەی وە چۆنێتی چۆن بەدەم بەگشتی خوێندکارانی پۆلی 12 دەچێت. وڵای زان لە تەوەری دووهەمی پرۆگرامە کەشمانەوە هاوکارم ئاماژەی پێدا ئێستا کە سەرەتای دەستپێکردنی وەزینەی خوێندنی قوتابخانەکانە بەڵام کێشە و گرفتەکانی دەستپێکردنەوەی وەرزی خوێندن زۆرن بەدەر لەو بارودۆخە خراپە تەندروستی تەواوی جیهان و بە تایبەتیش هەرێمی کوردستانی گرتبێتەوەکەوە دروستبوونی قەرەباڵخی و بەرکەوتەکان نابێت و دەبێت کەم بکرێنەوە لەلایەکی تریش کێشە و گرفتەکانی مامۆستایان لەبەر نەبوونی موچە و داواکاریەکانیان و دواکەوتنی موچەکانیان کێشەیەکی گەورەی دروست کردووە. مەژوای کردووە بەشێک لە مامۆستایان بیر لە بایکۆت دەکەنەوە واروها ئامادەیەوەنی بچنەوە هۆڵەکانی خوێندن وانەکانیان بڵێنەوە لەبەرەوەی ئەوانیش داوای مافێکی سادەی خۆیان دەکەن یاخود سەرەتایترین مافکە وەرگرتنی موچەکانیانە لە کاتی خۆیانە وەک مامۆستاکان ئاماژەبەوە دەکەن. مامۆستایان هیچ سەرچاوێکی داهاتی تریان نییە و مامۆستاش دەبێت تەرکیز لەسەر بەرزکردنەوەی ئاسی زانستی خۆی و ئینجا خوێندکارەکانیش بکا بە گیرفانی بەتاڵ ئاسی زانستی بەرز ناکرێتەوە. ئەمەش گرفتی بۆ مامۆستایان دروست کردووە بیر لەوە دەکەنەوە کەوان نچنەوە هۆڵەکانی خوێندن بۆ کێشە و قسەکردن لەسەر کێشە و گرفتی مامۆستایان و وەروەها هۆکارەکانی ئەگەری بایکۆتکردن و خراپی دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن هەڵ دەدەین چەند میوانێکمان هەبێ بۆ ئەوی زیاتر زانیاری وەرگرین لەو بارەیە. دەستپێکی پەیامی ڕۆژ وەکە میشە دەچینە لای پێشبینی کەشوهەوا کە دیارە ئێستا کەشوهەوا بەرەبەر پلەکانی گەرمان نزم دەبێتەوە پێویستە ئێمە بەتایبەت لە شەوان زیاتر ئاگاداری تەندروستی خۆمان لە شەوان باسەرماتان نەبێ بەیانی دووشکەوش بڵین وەڵی نازانین کۆرۆنامانە یاخود فەتامانە. با بچینە لای پێشبینی کەشوهەوا.
بەڵێ زان وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 10 ڕۆژ مۆڵەتی داوە بە دەرچوانی پۆلی 12 ئەم ساڵ کەوا بتوانن لە ڕێگەی وێبسایتی ڕێگای بەرەو زانکۆ یاخود لای زۆر بەمان پێوترێ زانکۆ لاین فۆرمەکان دەست بەکار بوون یاخود خوێندکار بۆی هەیە لە ڕێگەی ئەو یوزەرنێم و ناوەی کەوا لە قوتابخانەکان خۆی وەری دەگرێت بتوانێت بەشدار بێت لەو سیستەمەیە و وەروەها ئەو زانکۆ و پەیمانگایانەی کەوا خۆی پێی خۆشە لەگەڵ تەبیعەت و وەروەها نمرەکەیان دەگونجێ و شار و شوێنی جوگرافیایی هاتو چۆکردنی گونجاوە بۆی بتوانێت پڕکاتەوە و پێ ڕێزمەندی بەڵام بۆ ئەوەی خوێندکار تووشی هەڵە نەبێت لەو هەموو بەش و کۆلێژ و شار و زانکۆیانی کەوا هەن ساڵانە ڕێکخراوەکانی تایبەتمەند بە خوێندکاران و قوتابیان هاوکاری خوێندکاران و قوتابیان دەکەن بۆی وەکو ڕێنمایەک بتوانن ئەم فۆرمانەیان بۆ پڕکەنەوە وەروە ڕێنمونیان بکەن وەک هاوکاریشم ئاماژەی دەکرد ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەزموونی زۆریان لەو بارەیەوە هەیە وەروە هاوکار و یاریدەرگیری خوێندکار و قوتابیان دەبن بۆ ئەوەی بتوانن فۆرمی زانکۆلاین یاخود وێبسایتی ڕێگای بەرەو زانکۆ کە پڕ دەکەنەوە بتوانن بە شێوازێکی زۆر باش ئەو فۆرمە پڕکەنەوە تووشی هەڵە نەبن. جا هەر لەبەرەمەش تەوەری یەکەممان بردووەتە بەڵێ ناوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەوێ هاوکارمان دانیار میوانێکی دەبێت دیارە لە بەیانیەوە سەر لە بەیانی ئەمڕۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان درگای بارگەکانی لە شار و شارچەکان کردوێتەوە بۆی کە قوتابیانی پۆلی 12 بەمەبەستی ڕێنمونی و ڕاوێژکردنی زیاتر و پڕکردنی فۆرمەکان ڕوو لەوێکەن لە ئێستاشدا هاوکارمان دانیار لەوێ بۆی ڕاستەخۆ تەوەری یەکەم دەچینە لای هاوکارمان دانیار سڵاوی خوا لێبێت فەرموو بابزانین ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی بەرەو ڕێگەی زانکۆیان چییەوە ئێستا لەوێ ئایا هیچ قوتابیەک بەدەمەم پرۆژەیەوە دێت فەرموو. سڵاوتان لێبێ کاک جەلال کاک شوان وەک دەزان ماوەی 2 ڕۆژە وەزارەتی خوێندنی باڵا پرۆژەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلانی ڕاگەیاندووە کە قوتابیانی پۆلی 12 دەتوانن بۆ ماوەی 10 ڕۆژ فۆرمی زانکۆلای پڕبکەنەوە بووی کە لە زانکۆ و پەیمانگەکاندا لە هەرێمی کوردستاندا ناویان بێتەوە ئێستاشدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک ئەرکێکی خۆی کە ساڵانە لەم کاتانە داڵدەسێت بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ قوتابیانی پۆلی 12 بووی کە بە شێوازێکی جوان بە شێوازێکە هیچ کێشەیەکیان بۆ دروست نەبێت بتوان فۆرمەکانیان پڕکردنەوە ئەمڕۆژ بۆ قسەکردن لەسەر میکانیزمی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین کە لەم ساڵدا بزانین جیاوازیەکان چین میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر بێستون حەمەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە کاک دکتۆر سڵاوی خوا لێبێ میوانی بەرنامەکەم ئاوی کاک دکتۆر ئەم ساڵ فۆرمی پڕکردنەوەی زانکۆلاین کە ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی ڕێگای زانکۆتان ڕاگەیاندووە ئەو میکانیزمانە چین ئایا جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوودا؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان دیارە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوکات لەگەڵ ڕاگەاندنی کارابوونی سایتی فەرمی وەزارەتی خوێندنی باڵا لە کارەکانی پرۆژەی ڕێگەی زانکۆ دەست پێکەین کە سوپاس بۆ خی گەورە سەرجەم ئامادەکاریەکانمان تەواو کردووە لە دوێنێەوە لە هەندێک لە ناوەندەکان ئەم ڕێژ لە تەواوی ناوەندەکان دەستمان پێ کردو ئەوەی ئەم ساڵ هەیە ئەتوان بڵێم یعنی کەمترین گۆڕانکاریە لە چاو ساڵی ڕابردووە هەمووی وەکیەکە لە برەوەی کە هەندێک لە کۆلێژەکانیان پەیمانگەکان هەندێک بەش داخراوە یەک دوو بەشی تازەش کراوەتەوە لە زانکۆکانە ئەمە تەنها گۆڕانکاریە کرد گۆڕانکاریەکی جەوهەری بێ کە زۆر شایانی بازبێ نەکراوە ئەم ساڵ هیچ بڕیار نەدراوە کە لە چاو ساڵی ڕابردوودا قوتابی زیاتر وەربگیرە لە زانکۆ پەیمانگەکاندا خۆی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاندووە 72800 و قسر تەلەبە قوتابی وەرەگرێت لە هەر سێ شێوازی زانکۆلاین پارالێل ئێواران و هەروە شێوازی ڕاستە و خوشکە کاتەکەی بەسەر چووە بەڵام ئەمە بە چاو ساڵانی پێشوو بەڵێ زیاترینە چونکە 72000 زۆرە بەڵام ڕێژەی وەرگرتنی ئەم ساڵ لە زانکۆ لە زانکۆدا ڕێژەی پارالێل بەرز کراوەتەوە و هەروە ئێوارانیش لەگەڵەوەش زانکۆ ئەهلەکانیش چانسیان پێدراوە کە ئەوانیش ژمارەیەک لە قوتابی خوێندکار وەربگرن بەڵێ بڕیار دراوە کە ڕێژەی وەرگرتن زیاد بێ بەڵام بەداخەوە بڕیارەکە بە جۆرێکە کە ڕێژەی خوێندنی بە پارە زیاد دەکرێت کە ئەمە بەڕاستی
ئێمە تاوەکو ئێستا کە زۆر هەرچەنە و قوتابیانە گوێیان لە تەنگمە زۆر قسەمان لەسەر نەکردو لەبەر نەوروژاندنی لایانی دەرونی قوتابی خوێنکارە بەڵام ئەمە زەنگێکی مەترسیدارە من دوو جاریش داوام کردووە کە ئێسش دووبارە یەکەمەوە کە وەزارەتی خوێندنی باڵا ڕێژەی وەرگرتنی پارالێل نەخاتە ناو سیستەمی کۆی سیستەمی وەرگرتن بیکات بە سیستەمێکی زیادەی وەرگرتن قوتابیەک خاتە ناو سیستەمەوە بەڵێ ئێستا لە ناو سیستەمایە و بە هەمان شێوە قوتابیەک ئێواران پارالێل زانکۆلاین ئەتوانێت لە یەک کاتا پڕکاتەوە واتە بە نمرەیەکی کەم بەس بە پارە پارەیەکی بەرامبەرێک بڵێ زۆر باشە ئەم ساڵ میکانیزمەکانی پڕکردنەوەی ئەو فۆرمەت چۆن دەبێت ئایا تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە دەبێت یاخود دەبێت بە شێوازێکی نووسینش پڕ بکرێتەوە فۆرمان نا چەند ساڵە هەر بە ئۆنلاینە بەڵام ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە سوپاس بۆخوا بە ئەزمموی ڕابردوومان وەک لە ڕیکلامەکەی شارامان گەیاندبوو لایەنی کەمیمان هەڵبژاردووە تا ئەم ساڵ 200,000 قوتابی سوودمەندی پرۆژەی ڕێگەی زانکۆی ئێمە کە ئەمە یعنی ئێمە دوای سوپاسی خوای گەورە سوپاسی یەک بەیەک تاک بە تاچی ئەندامە بەڕێزەکانمان لە تەواوی ناوەند و لەقەکانەکەین کە هاوکاریان پرۆژە بوون ئێمە پێویستە ئەوەی کە تایبەتە بە وەزارەتی خوێندنی باڵا ئۆنلاینە ڕێکخراوەکان سنتەر و شوێنەکانیش کە فۆرم پڕەکەنەوە بەشێکی ئەمانش بووەتە ئۆنلاین بەڵام بە بڕوای ئێمە پێویستە تۆ لەگەڵ قوتابی گفتوگۆ بکەیت قوتابی پێی بڵێ حەزت لەکوێیە لە چ شارێ پێت باشە بخوێنی دوای حەز بوو ئەو شوێنی کە بۆی بۆی بڕوا ئەبێت لەگەڵ ئەو نمرەی کە بەدەستیێناوە ڕێککارێ یعنی ڕیزبەندێکی بۆ بکەی سەرەتا لەگەڵی بی دوای بە وەرەقەیەک شتەکانی خۆی بۆ ئەنووسین ئێمە پاشان لە ژوورێکی ئەو دیویان لە شوێنەکانی ترمان بەشداری ئەڕۆنە لای کەسانی کۆمپیوتەر و داخلی سیستەمەکەیانەکە دکتۆر لە ڕێکخراوی قوتابیانی ئێوەدا کەسانی پسپۆر هەڵدەستن بەم کارە بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمە ئایا هیچ گرفتێکتان بۆ دروست نابێت لە سیستەمەکەدا یاخود لە خاوبوونەوەی ئەو سیستەمەدا کە هەیە خۆی کار لە هەرێمی کوردستانە بێگرفت نییە هیچ کارێک لەم کوردستانی ئێمە بێگرفت نییە ئەم سیستەمەیش لەگەڵەوەی شتێکی باشە بەڵام گرفتی بۆ دروستە بێ زۆر جار قوتابی خوێنکار ناوی نایەتەوە یان زۆر جار هەڵە لە پڕکردنەوە ڕووەدا هەندێک جار بۆ نمونە ساڵی پارنا پێرا 680 قوتابی لە یەکەم جارە ناوی نایەتەوە وەزارەتی خوێندنی باڵا 5 جار ناوی یعنی بڵاو کردەوە ناوی وەرگیراوە ئەمەش گرفت بوو لە سیستەمەکە ساڵی پارێشە بوو ساڵی پارێمەوە ڕێکخراوی قوتابیان چەناویشتان بەرنامەیەکتان لەسەر کرد کە کۆمەڵێک گرفتی ئەلکترۆنیمان لە سایتەکە دۆزیە و ئاگاداری وەزارەتیشمان بە جۆرێ لە جۆرەکان کرد بەڵام ئەم ساڵ هەوڵدراوە گرفتەکان چارەسەر بکرێ دوێنێ و ئەمڕۆ بەتایبەت ئەم دوێنێ لە دوای کاژمێر 12 نیوەڕۆ کارا بووە ئەمڕۆ دەسەکرێ بە ئیش تایسا ڕاستی تا تۆ کۆدێکی قوتابیت پێێنێ بێ داخلی سیستەمەکەبی نازانی گرفتەکانی وەک چین وە لە چ شتێکی شاکەم و کوڕیە کاک دکتۆر قوتابیەک دەتوانێت لە ماڵەوە خۆی ئەم فۆرمە پڕ بکاتەوە ئەگەر پڕی بکاتەوە و کێش و گرفتانە چین بۆی دێتە پێشەوە یاخود دەبێت کەسێکی شارەزا لەو بوارەدا بۆی پڕ بکاتەوە بۆی تووشی ئەوە نەبێت مەسەرەن و کۆلەژێک کە بەدڵی نییە بۆی بێتەوە خۆی پرۆسی پڕکردنەوەی فۆرم هیچی کەمتر نییە لە پرۆسی 12 ساڵ خوێندن بە بڕوای من یعنی قوتابیەک 12 ساڵە خوێنێ ڕەنجەدا شەو نەخوونیەکە پاییز و سستان و بەهار و هاوینەکە دەرەجەیە ئیمتیحانەکە نازانم چی ئەو دەرەجەی کە هێناوێتی بەم فۆرم پڕکردنەوە ئەتوانێت داهاتووی خۆی یەکسان کا بە دەرەجەکەی ئەیشتوانێت ئەو نمرەی کە بەدەستی هێناوە لە شتێکی نزمتر وەربگیرێ بۆیە پرۆسی پڕکردنەوەی فۆرم پرۆسەیەکی وردە پێویستە کەسانی دڵسۆز لەگەڵەوەی شارەزاییانە بێ دڵسۆز بن بە قوتابی خوێنکار لەگەڵ قوتابی خوێنکار گفتوگۆ بکەن ڕاوێژی پێ بکەن یعنی ڕێنمایی بکەن لەوەی کە تۆ نمرەیەکی باشت بەدەستێناوە ئەم نمرەیە پێویستە لە سلێمانی بەزنەڵی لە سلێمانیە خوێنم بەزنەڵی لە هەولێرە خوێنم پێویستە شارەکان ئاڵۆگۆڕ پێ بکەی بۆی بە شوێنێکی باشتر وەربگیرێ و هەروە لەگەڵ قوتابی ڕاوێژکەی ئەو نمرەی تۆ بۆ فلانە کۆلێژ بۆ فلانە کۆلێژ بۆ فلانە کۆلێژ بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەتوانی لەویان لەوە وەربگیرێ بۆیە قوتابی هەیە هەر لە ڕێوە دێ ئەڵێ من دەرەجەکەم بۆنێ منە نەوەتە چم بۆ پەیمانگای فلانیانە چم بۆ کۆلێژی فلان لەبەر چیە ڕێی لەبەرەوەی ئەوە ئیشی زۆرەیان زوو تەواوێن یان لەبەرەوەی ڕەفیقەکەم لەوێ یان خزمێکم لەوێ یان ئەمانە زۆر جار کە یعنی داوام لە دایک و باوک وایە کە یعنی ڕەنجی چەند ساڵی ڕۆڵەکانیان بە فیرۆن نەدەن زۆر جار دایک و باوک زەخت دەکەن لە کچەکان لە کوڕەکانیانە بێ لەو شارە بێ کە خۆی لێ کە ئەمە بەلای منەوە یعنی
هەڵەیە کە چ قوتابیەکە خۆی کە شوێن ڕەفیق و برادەرەکەوێ یان شوێنەوە کە زوو نەجاتی بێ و کۆتایی پێبێنێ چ ئەوەیش کە دایکان و باوکانی بەڕێز زەخت لە قوتابیەکەیان بکەن کە نابێ بچێتە دەرەوەی شار ئەم قسەی من بۆ ئەوە نییە کەەوە دایکێکی بەڕێز باوکێکی بەڕێز توانای دارایی نییە ئەوەیان شتێکی ترە بەڵام ئەوەی کە قوتابی نمرەیەکی هێناوە پێویستە بڕوا بۆ ئەوەی لە شوێنێکی باشتر وەربگیرێ بۆیە پرۆسی پڕکردنەوەی فۆرم بە بڕوای من و هەموو ئەوانیش لەم بواراییشەکەن هەموو هاوکارانی منیش هەمومان پێمان وایە هیچی کەمتر نییە لە 12 ساڵی خوێندن لە کۆشی بەردەوامی قوتابی خوێنکار. کاک دکتۆر فیدباکی قوتابیان ئەوانی ساڵانی ڕابردوو چی بوو بە سەبارەت بە ڕێکخراوەکە ئێوە کە فۆرمتان بۆ پڕکردوونەتەوە؟ وڵای ئێمە فیدباک دڵخۆشترین فیدباک بۆ ئێمە ئەوەیە ئەوەی ئێمە فۆرممان بۆ پڕکردەوەی ئێستا هەر کەس و کارێکی هەیە دەسەکە قۆڵەکە بە قۆڵاوی یێنێتەوە. یعنی پێش ئێستا کاگڕازگە باسی کردوتی لە شوێنێک کەسێکم هاتووە توێتی مقابلی کراوەی شەوتێ من تۆ فۆرمت بۆ من پڕکردەوە ئەمە شتێکی خۆشەوەێمە دوێنێت تەلەبەیەکات بۆ ئێرە وتی ئەمە خوشکەکەمە 3 ساڵەمەوە پێش منیستە چوومەتە 4 ئێوە فۆرمتان بۆ پڕکردنەوە بێ وەکو ئەمە بێ ئەم شەو کەسێک تەلەفۆنی بە من کردوتی خزمێکمە وتێتی ئیلا هەرە بێ ئەو تەلەبەی پێشوم ئەوان بۆیان پڕکردێتەوە ئێسەی ژەرە بێ ئەوان بن ئەمە بەس دەسلێمانیش نییە. یعنی ئێمە لە هەموو شارەکان وایە ئێستا پێنجێن ساڵی پارێمە ڕۆشتینەوەی کە لە پێنجێن فۆرممان بۆ پڕکردەوە هەمووی بە دڵی خۆی ناویاتوێتەوە. یعنی ساڵانەیە ئێمە ئەتوانین بڵێم زیاد لە 500 نامە بە ڤایبەر بە واتسئەپ بە ماسنجەر بە تەلەفۆن یێتەوە خەڵک دەستخۆشیەکە لەگەڵەوەیش ئێمە ئینسانین ئیشیش لە بیرچوونەوە هەیە هەندێک جار هەڵە ڕۆدا هەندێک جارەیە ماندووبوونە قەرەباڵەخیە کە ئەمەیشی تایە. جاکاک بەستنیش 2011 لێرە پڕم کردە و بەشی کە خۆمە میز بۆم هاتەوە دەمەوێت بزانم کە لە ئێستادا ئێوە کە ڕۆژانە چەند قوتابی دەتوانن فۆرمیان بۆ پڕ بکەنەوە لێ ڕێکخراوەکەتاندا؟ وەڵای ئێمە دەرگامان واڵایە ئامان یعنی پلانێکمان بۆ خۆماندانەوە بەڵام لە خزمەت تەواوی قوتابی خوێنکاری هەرێمی کوردستانە. یعنی هیچ قوتابیەک نایەتە بارگاکانی ئێمە بەبێ ئەوەی کاری بۆ بکەین بێڵین بڕواتەوە. یعنی ئێمە ئێستا لە زۆربەی شوێنەکان تا 10 شەو دائنیشین. ئێوە لە سلێمانی 8 بەیانی بۆ 10 شەو لە خزمەت قوتابی خوێنکارن لەبەرەوەی ئەم ساڵ پێویستە پابند بین بە ڕێنمایەتەن دروستیەکان پێمان باشە قەرەباڵخی زۆر نکرێ قوتابی خوێنکار کێتە ئێرە هۆکارەکانی خۆپارێزی وەک دەمامک وەک دەستکێش وەک ئەوانی کە بەکار بێنن ستافەکانمان ڕایەن یعنی ڕێنمایی کردووە کە بەکاری بێنن بۆ ئەوەی کە خوا نەخواسە نەخۆشی بڵاوە ئێمە زیاتر نەبینەوە کاری تەشەنە سندنی ئەم نەخۆشیە بەڵام وەگوتم ئێمە دەرگامان بارگاکانمان کارەکەمان بۆ تەواوی قوتابی خوێنکارە لە هەرێمی کوردستان بێت جیاوازی هەر قوتابیەک بێتە ئێرە ئێمە بە دڵنیایی تا کاری بۆ تەواوانەکەی نایاڵێن لێرە بڕاتەوە. کاک دکتۆر بۆی قوتابیان ئێستا دڵنیان بینەری ئەم بەرنامەی ئێمە بۆی ئاگادار بن ئێوە کاتژمێر چەند بۆ چەند هەڵدەستن بە پڕکردنەوەی فۆرمەکان بۆی ئاگادار بوون یان بیانوێت سەردانی ئێرە بکەن و ئەو ڕۆژانەی کە پشووە لێرە بووی نێنە ئێرە کەی دەبێت؟ ئێمە بەس لێرە نییەوە گوتم ئەوەی کە تایبەتە بە سلێمانی 8 بەیانی بۆ 3 پاشنیۆڕە بۆ کچانە 3:30 دوای عەسر تاوەکو 10 شەویش بۆ کوڕانە لە هەڵەبجەی شەهید بە هەمان شێوە لە 8 بۆ 6 ئەگەر غەڵەت نەبم لە کاتەکانی ئەوان ڕیکلامەکەمان بڵاو کردوتەوە لە هەڵەبجەی شەهیدەمانە لە هەڵەبجەی تازە لە کەلار و دەوروبەری لە پێنجێن لە سلێمانی لە چەمچەماڵ لە کۆیە لە ڕانیە لە هەولێر لە ئەموو ئەم شوێنانە ئێمە ئەمانە زایدن دەوروبەرەکانیشیان بەڵام شوێنە سەرچەکانمان بریتیە لەمانە کاتەکەمان لە بەیانی یعنی بەتەئکید لە سەعات 9 بەیانی تاوەکو 6 ئێوارە دەرگاو کراوەیە لە هەندێک لە شوێنەکانیش لەبەر قەرەباڵخی و ڕێکار یعنی جێبەجێکردنی ڕێنمایە خۆپارێزیەکان کاتەکەمان درێژ کردوێتەوە تاوەکو 10 شەو. زۆر باشە ئەو هەڵانە چین کە قوتابیەک ئەم فۆرمە پڕکاتەوە بۆ نوێ کۆلەژی کە خۆی دەیەوێت بۆی نهێتەوە ئەنی هەڵاکە لە چیوە دروست دەبێت بۆی کە قوتابیان ئاگاداری ئەو بنەوە هەڵە نەکەن لە پڕکردنەوەی فۆرمەدا؟ گەورەترین یعنی ئەگەر ناوی بدەم هەڵەیان کاری خراپ کە قوتابی خوێنکارێکا بریتێ لەوەی کە قوتابیەک دێتە لای ئێمە ئەڵێ فۆرم بۆ پڕکەرەوە ئەڵێ حەزت لە چێڵێ هیچ ئەڵێ توێ بۆ کوێ بڕێ ئەڵێ هیچ ئەڵێ لەکوێ لە چ شارێخەی هیچ یعنی یەتە ئێرە تەختەیەکی
دوور وەکو تەختەیەکی سەراوی تر ئەبێ خۆت بیجوڵێنی من پێم وایە ڕامانگەیاندۆ قوتابی ئەبێت هاتە ئێرە لە سیمینارەکان لە ڕێنمایەکان بە ئۆنلاین کە داومانە پێویستە دە هەنگاو بگرێتە بەر هەنگاوەکانی کۆتایی پێ نابێ کۆتا هەنگاوی کە ئەمڕۆ دەست پێکە ئەوەیە بڕیاری کۆتایی داوە فلانی کچی فلان فلانی کوڕی فلان دێتە ئێرە ئەچێ بۆ کۆلێژی فلان لە زانکۆی فلان لە شاری فلان تەواو یەکلای کردوتەوە بێتە ئێرە بۆ ئێمەش خۆشە ئەگەر کەسێک ئەمەی نەبێ ئێمە دێت ئەبێ دان دووبارە داینەی وە کۆڵە پرۆگرامیکەیتەوە ئەمە قورسە بۆ ئێمە بەڵام هەڵا ئەوەیە بۆ منە زۆر جار کەسێ ئەڵێ من شارەزاییمەیە قوتابیە گەچێتە لای فۆرمێکی بۆ پڕکاتەوە یەتە ئێرە سەیرەکەین یەک دنیا بەشین ئەمە کە گەورەترین هەڵە و خراپترین و کوشندەترین هەڵەشە بەشە نزمەکانی لە پێش بەشە بەرزەکانەوە نووسیوە سەیرەکەی قوتابیەک بە دەرەجەیەکی باشەوە بەشێکی نزمی پێش بەشێکی بەرز خستۆ لەوێ وەرە گیرێ دوایی بە هیچ جۆرێ ناتوانێت بەرزبوونەوە بکە بۆیە من ئاڵێم قوتابی ئەزیز قوتابی خوێنکاری بەڕێز و خۆشەویست هەمیشە بەشی بەرز لە پێش بەشی نزم بنووسە ئەگەر لە بەشی بەرز ناوتاتەوە بە دڵیشت نەبووە توانی داوەزاندن کەی بەڵام لە بەشی نزم ناوت بێتەوە بە هیچ جۆرێ ناتوانانی بەرزبوونەوە بکەیت بۆیە ئەمە زۆر جارێ ئەمە تووشی کێشە بین قوتابی تووشی دڵە ڕاوچەیە بێ بە هیچ جۆرێ چارەسەریشی نابێ ئەگەر ببێت چارەسەرێکی زۆر 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 قورسە ئەویشە بێ کۆمەڵێک یعنی عزر هەبن بۆ ئەوەی ئەم تەلەبە ئەوەی یعنی بەو جۆرە پڕی کردبێتەوە کە ئەمیش ئەتوان بڵێم لە سەدا یەک زۆر جار سەرەگرێ کە ئەمە بکرێ بۆ قوتابیەک کاک دکتۆر دەمەوێت دوپیامی خۆت بۆ قوتابیان چییە کە ئەم فۆرمە پڕەکەنەوەی تووشی هەڵە نەبن یاخود ئەوانەی کە بۆ ملوانێ دەرفەتیان بۆ نەڕەخست یاخود لە هەنێک شوێن لە لادەکان نەتوان بێنە ناو ڕێکخراوەکە ئێوە بۆ پڕکردنەوەی ئەم فۆرمە ئێوە دوپیامت چییە بۆ ئەو قوتابیانە وڵات دوپیامم بۆ قوتابی خوێنکار یەکەم پەلەمەکەم لە پڕکردنەوەی فۆرما چونکە دە ڕۆژ بەلای کەمی دانراوە بۆ کاتەکەیشی ڕەنگە درێژ بکرێتەوە سەرەت پەلە نەکەن لە ڕۆژی یەکەم و دووەمە زۆر جار ساڵی پار پەلەمانە قوتابیە بوو پەلەیە کرد بەشە تازەکان ڕائگەیەنرا دوایە و نەینووسی بوو دەرەجەکەیشی وەرەگیرە کە ئەمە خەلەل بوو پەیامێکی ترم ئەوەیە ئێوە هەر کە زووتی من شارەزام لە پڕکردنەوەی فۆرم یەکسەر مەچنە بەردەستی چونکە تۆ داهاتووی خۆتە خەیتە دەستی کەسێکەوە بۆی فۆرمێکت بۆ پڕکاتەوە سێم پەیامیشمەوەیە وەک باسم کرد قوتابی و خوێنکار خۆی یەکلایی کردبێتەوە لەوەی کە لە چ خوێندنێک لە چ زانکۆیەک لە چ شارێگەیەوێ بخوێنێ کە ئەمە زۆر زۆر گرنگە پەیامی کۆتاییشم بۆ ئەندامانی خۆمان بۆ کادیرانی ڕێکخراوی قوتابیانە کە ئێمە پرۆسەی ڕێگەی زانکۆ پرۆژەی ڕێگەی زانکۆ سەرکەوتنەکەی ئەندازیاری سەرکەوتنەکەی ئەوانن ئەوان داوایان لێ یەکەم زۆر بە جددی زۆر بە دڵسۆزانە لە ساڵانی پێشتر دڵسۆزتر بەدەم قوتابی و خوێنکارەوە بن قوتابی و خوێنکار کە دێتە ئێرە سێقە و متوانی بێرە هەیە بتوانن کارەکانی بۆ ئەنجام بدەن بۆ خوێنکارانی لادیش ئێمە ئامادەین یعنی ئێستا بۆە ساڵانە چینە پیرەمەگرون ساڵانە چینە پێنجێن کە سوپاس بۆخواام ساڵ ستافی باشمان بۆ حاضر کردوون و بەس خولی چاماوە پیانەکەینەوە ئانیش دەتوانن دە ڕۆژ خزمەتی قوتابی خوێنکارکەن ڕۆینە هەر شوێنێک لە کوردستان پێویستی بە ئێمە بێ ئێمە ستافی خۆمانە نێرین لەوێ فۆرمیان بۆ پڕەکەینەوە لە خزمەتیانەوەی زۆر سپاس بۆ دکتۆر بێستون هەمە ساڵە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس کە میوانی بەرنامەکەماوە دەستخۆشی بۆ تۆ هاوکارانیش زۆر سپاس بەڵێ جەلال دووبارە سڵاوتان لێبێ دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ هاوکارمان دانیار بەڵێ بیدەنانی عەزیز ناوڕێکمانەیە و بینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟
بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دژی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال بڕیارە ئەمڕۆ لە ناوەندی ئەو قەزایە خۆپشاندان ئەنجام بدرێت. حەسۆ ئیبراهیم جێگیری هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتی شنگال ڕایگەاند هیچ ڕێککەوتنێک قبول ناکەن ئەگەر ڕای خەڵکی شنگال وەرنەگیرێت. ئەوەی کراوە بڕیارێکی سیاسیە و زۆربەی خەڵکی شنگال بێئاگان لەو بڕیارە. ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتی شنگال ئەنجومەنێکی نزیک لە پەکەکەی و بۆ ئیدارەدانی قەزای شنگال پێکێنراوە. هاوکات ژمارەیەک حزب و لایەنی سیاسی یەزیدی و عەرەبی تێدا بەشدارن و لە ئێستادا ئیدارەی قەزاکە دەدەن. بەپێی ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا دەسەڵاتی ئەمنی شنگال دەدێت بە حکوومەتی عراقی کە ئێستا لە دەست هێزەکانی نزیک لە پەکەکەیە. ئاسایشی پارتی ڕای دەگەێنێت بەرپرسی ئاسایشی دەواازەی سەرزێر لەلایەن چەکدارانی پەکەکەوە تیرۆر کراوە. ئاسایشی پارتی لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کردوای لێکۆڵینەوەی ورد و هەمەلایەنە دەرکەوت کە غازی ساڵح ئالیخان بەرپرسی ئاسایشی دەواازەی سەرزێری لەلایەن پەکەکەوە تیرۆر کراوە پێشتریش بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەڕەشەی تیرۆرکردنیان لێ کردووە. ئاسایشی پارتیەوەشی خستە ڕوو ئەم کردەوەیە بێوەڵام نابێت و داواش لە هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان دەکات کە لە ئاستەم کارە تیرۆریستی هەڵوێستیان هەبێت. ئێوارەی ڕۆژی پێنجشەمەی هەفتەی ڕابردوو غازی ساڵح ئالیخان بەرپرسی ئاسایشی دەواازەی سەرزێری لە گوندی بێکداودا کوژرا. پێشبینی دەکرێت لەم ساڵدا تێکڕای ڕێژەی هەژاری لە عێراق بۆ 131 بەرز ببێتەوە. باربەرا ئان کریکسمان سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی سەربانەتەوە یەکگرتووەکان ڕایگەاند ئەم پێشبینیە باواتایەوە دێت کێشەداراییەکانی عێراق کاریگەری گەورەیان لەسەر دانیشتوان هەبووە لە کاتێکدا بە پێی و لێکۆڵینەوەیە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و بانکی نێودەوڵەتی کراوە
لە ساڵەکانی 2017 و 2010 ڕێژەی هەژاری لە 120 کەمتر بووە. ڕێکخراوی سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی سەربانەتەوە یەکگرتوەکانەوەشی خستە ڕوو. حکوومەت پارەی تەواوی لە بەردەستان نابێت تاوەکو لە بوارە سەرەکیەکاندا خەرجی بکات و پێداویستیەکانی دانیشتوانیش بە شێوەیەکی گشتی زیاد دەکەن. ئەوەش بەواتایەوە دێت کە ژمارەیەکی زیاتر لە خەڵک دەکەونە خوارهێڵی هەژاریەوە. لە نوێترین راپۆرتیشدا لەسەر کەمکردنەوەی کاریگەری قێرانەکانی عراق، پرۆگرامی گەشەپێدانی سەربانەتەوە یەکگرتووەکان چەندین پێشنیاری خستە ڕوو لەوانش فراوانکردنی بەرنامەی چاودێری کۆمەڵایەتی و تەرخانکردنی داهاتی زیاتر بۆ پێشخستنی کەرتی تایبەت. پەرلەمانی عراق ڕێککەوتون لەسەر بازنەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە بڕیارە لە حوزەیرانی ساڵی داهاتوودا بەڕێوە بچێت. سەرۆکی کوتلەکانی پەرلەمانی عراق بە مەبەستی چاوتێکردنی بازنەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆبوونەوە و لەسەرەوە ڕێککەوتن کە پارێزگاکان بەسەر 3 بۆ 5 بازنەی جیاوازدا دابەش بکرێن. تەنها فراکسیۆنەکانی سەر بە مالکی و عامری دژیەوە پێشنیارە وەستانەوە. هەندامی پێشووی ئەنجومەنی کۆمسیێرانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراقیش ئاشکرای کرد کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەسەر 83 بازنی جیاواز دابەش کراوە. هەروە لە کۆی 320 کورسی 83 کورسیان بۆ ژنان تەرخان دەبێت. سعید کاکەیی و تیشی بازنەکانی هەڵبژاردن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بریتین لە 12 بازنی هەڵبژاردن و پارێزگاکانی ناوچە جێناکۆکەکانیش لە 56 بازنی هەڵبژاردن پێک دێت. ئاگربەستەکەی نێوان ئازەربایجان و ئەرمینیا بە هێرشی سەربازی بۆ سەر یەکتری شکێنرا لە دوای کەمتر لە کاتژمێرێک لە ڕاگەیاندنی ئاگربەست شەڕ و پێکدادانی نێوان ئەرمینیا و ئازەربایجان دەستی پێکردەوە و هەردوو لاش یەکدی بە شکاندنی ئاگربەستەکە تۆمەتبار دەکەن. وەزیری بەرگری ئەرمینیا ڕایگەیاند پێچ خولەک دوای ئاگربەستەکەی هێزەکانی ئازەربایجان هێرشیان دەست پێکردووە و هێز ئەرمەنیەکانیش بەرپرچی هێرشەکەیان داوەتەوە. وەزیری بەرگری ئازەربایجانیش بازدەوە دەکات ئەرمینیا بەمەبەست ئاگربەستەکەی پێشێل کردووە و تەقەی لە ناوچەکانی تێرتیر و ئاکدەمی و ئازەربایجان کردووە. لە دوایی دەکات ژمێر گفتوگۆی چڕوپڕی هەردوو وڵات و بە نێوەندگیری رووسیا لە مۆسکۆی پایتەختی وڵاتە ئاگربەست لە نێوان هەردوو وڵاتە ڕاگەیەنرا و ئامانجەکەی بریتی بوو لە ڕاگررتنی جەنگ و ئاڵۆگەڕکردنی دیلەکان و دۆزینەوە و ڕادەستکردنەوەی تەرمی کوژراوان لە نێوان هەردوو وڵاتە. یانەی وەرزشی مانچستەر سیتی ڕاگەیاند توانای کڕینی لیۆنێل مێسی ئەستێرەی ئەرجەنتینیان هەیە. ڕۆژنامە وەرزشیەکانی ئینگلتەرا بڵاویان کردەوە یانەی مانچستەر سیتی ئاشکرای کردووە بۆ وەرزی داهاتوو توانای کڕینی لیۆنێل مێسییان هەیە و گەرەو یاریزانە بیەوێت بەرشلۆنە جێبهێڵێت ئەوا دەتوانن بیکڕن. میسی لە مانگی ئابدا بڵاوی کردەوە کە دەیەوێت یانە ئەسپانیەکە جێبێڵێت. مانچستەر سیتی بەریتانیش ئامادە بوو میسی بخاتە نێو ڕیزەکانی خۆی، بەڵام میسی پەشیمان بوویەوە و بڕیاریمانەوەی لەگەڵ یانەکەیدا. لانی کەم تاو کاتی گرێبەستەکەی تەواو دەبێت لەگەڵ یانەی بەرشلۆنە. میسی توانیوێتی تا ئێستا زیاتر لە 30 نازناوی جیهانی بەدەست بێنێت. ئەگەری هەیە لەگەڵ دەستپێکی وەرزی نوێدا بەرشلۆنە ڕۆ مانچستەر سیتی جێبهێڵێت. کوردانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. ئازام دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمان قسە لەسەر کێشە و گرفتەکانی مامۆستایان دەکەین وەرەوە داواکاری و ئەو داخوازیانەی مامۆستایان هەیەە وەروە ئەو کێشە و گرفتانەی لە سەرەتای دەستپێکردنەوەی وەرزی خوێندن بەستایبەت لەم ساڵا هەیە بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفت و داواکاری مامۆستایان هەروە کێشە و گرفتەکانی بەردەم پەروەردە و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان و لەم ساڵدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکیمان کردووە لە کەرکووکەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش ئەگەر لێوە دەست پێ بکەین. بەڵێ دیارە مامۆستا ئەحمەد کەرکووکی لە کەرکووکەوە
لەگەڵمانە مامۆستا سڵاوت لێبێ و ئەگەر لەوە دەست پێ بکەین کێشە و گرفتەکان یاخود داواکاری و مافەڕاوەکانی مامۆستایان چین وەروە داواکاری مامۆستایان چییە لەم قۆناغی دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن. بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم. بە نسبەت کێشەکانی پەروەردە و خوێندن ئەمە چەند ساڵێکە کێشەی پەروەردە و خوێندن ساڵ بە ساڵ کێشەکان کەڵەکە دەبێت و ساڵ بە ساڵ کێشەکان زیاتر ئەبێت و ئێمەش وەکو یەکێتی مامۆسایان بە تایبەتی لە دوای 2014ەوە کە یاسای بڕینی موچەی پاشەکەوت و پاشەکەوتنی موچە بە نایاسایی لەسەر مامۆستایان و فەرمانبەران فەرز کرا لە 2015 کە 4 موچە بە یەکجاری نەدراو و تاکو ئێستا حکومەت زیاتر لە 50 موچەی نایاسایی پاشەکەوت کردووە لەسەر مامۆستایان زیاتر لە 9 موچەی تەواو و 2 ساڵیش موچەی لە 175 و باقی لە 131 و لە 121 و ئێستا ئەوە وا مانگی دەیە هێشتا موچەی مانگی 4 وەرنەگێتراوە. ئەمە بەڕاستی کارەساتە کە پرۆسەی پەروەردە و خوێندن بەم شێوەیە بڕوە کە مامۆستایان بربڕەی پشتی پرۆسەی پەروەردەیە و یەکێکە لە پایە سەرەکیەکان. بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە بە ناوی حکوومەتی هەرێمەوە کە هیچ گوێ بە داواکاری مامۆسایان و ڕێکخراوەکان نادات و کێشەکانیش کاڵێم کەڵەکە بووە کێشەی بینایەیە کێشەی نەبوونی یاسای پەروەردەی وەزارەتی پەروەردە نەبوونی فەلسەفەیەکی پەروەردە کە ساڵانە ئەوە بۆ ماوەی 5 ساڵە قوتابی کە دەردەچێت بە دەیان هەزار وەرناگرێت لە زانکۆکان و ئەوەی تەخەڕوجی شەکا بە تایبەتی یەکەم و دووەم و سێم کە زیاتر لە 1000 قوتابی ئەوانەش دانامەزرێن کە ئەمانە هەمووی بێپلانی و بێفەلسەفەیی پەروەردەی حکوومەتی هەرێمە و بێزگە مەسەلەی زۆری قوتابیان لە قوتابخانەکان و 2 دەوام و 3 دەوام و هەروەها سیستەمی مەنهەجەکە کە دانراوە پرۆگرامێکە بەڕاستی لەگەڵ پرۆگرامی کوردستانە ناگونجێت کە لە دەرەوەی وڵات هێنراوە مەسەلەی کێشەی چاپی کتێب کە ساڵانە پێویستیمان بە 20 ملیۆن چاپی کتێب هەیە لە 1200 عینوان بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم هیچ حیسابێکی بۆ ئەمانە نەکردووە و هەروەها مەسەلەی وانە بێژە کە زیاتر لە 70,000 مامۆستا بەوانە بێژ دانراوە و پرۆسەی پەروەردە و فێرکردنیان پڕ کردوتەوە کە ئەمە هەمووی کارەساتە بێپلانی حکومەتە بەرامبەر ئەمانە و ساڵ بە ساڵی کێشەکان کەڵەکە بووە. بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان لە دەستپێکی خوێندنە کە خوێندن بکرێ بە ئەلکترۆنی و بە ئۆنلاین ئێمە ئاگداری حکومەتمان کردەوە بە پرۆژەیەک کە مەسەلەی ئەلکترۆنی و ئۆنلاین لە هەرێمی کوردستان و لە ناوەندەکانی خوێندن سەرکەوتوو نابێ فەشە لێهێنێ و داواشمان لێیان کرد کە بەو بڕیارەیە بچنەوە چونکە ئەم بڕیارە ئێمە بە بڕیارێکی سیاسی دانەین نەک بڕیارێکی پەروەردەیی و زانستی. ئەوە بوو حکوومەتی هەرێم لە دەستپێکی خوێندنی پۆلی 12 لە 28 مانگ هیچ جۆی نە 27 مانگ هیچ جۆی نەدا بەو داواکاریانە و دەستپێکی خوێندنی زۆر باشە ماوەسا ئەحمەد گەیاند بەبێ هیچ بەڵێنێک لەو بەڵێنانەی کە داومان. زۆر باشە ماوەسا ئەحمەد ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئەم یەکێتیەتان بۆ هەموو هەرێمی کوردستانە یا چەندها بۆ نمونە پارێزگایەکە یا بەشێکە لە هەرێمی کوردستان دەمەوێت بزانم ئێوە بۆ هەموو هەرێمی کوردستان کار دەکەن؟ بەڵێ ئێمە وەک ڕێکخراوی یەکێتی مامۆستایان کە دروست کراوە بۆ هەرێمی کوردستانە ئێستا دەمەوێت پرسیاری دووەم بکەم مامۆستا ئەحمەد بەڵام بەداخەوە بەهۆی زۆر باشە هەڵوێستی ئێوە لە دەستپێکی خوێندن لەلایەکەوە بارودۆخی مامۆستایان کە بەم شێوازەیە ئێستا موچەکانیان دەبێت چاوەڕێی موچەی مانگی 4 بکەن بێتە بە چاوەڕوانیەکەش ڕەنگە ڕازی بن بەزەوەندە دوعاکەن کە حکوومەت نەڵێەوە موچەی مانگی نوێیە. ئێستا ئێوە لەلایەکەوە خراپی دۆخوی مامۆستا لەلایەکەوە سیستەمی ئەلکترۆنیکە پێم وایە زۆرینەی پسپۆڕان مامۆستایان و بە خۆشتانەوە دژی ئەم جۆرە خوێندنەی ئەم ساڵن ئێوە لەگەڵ بایکۆتی مامۆستایانن یاخود نا؟ بەڵێ ئێمە هەر لە بیدایەتەوە ڕامانگەیاند لە ئێمە لە 6دا لە یادی مامۆستایانی کوردستانە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە داوامان لە سەرجەم لقەکان کردووە
گرتبوونەوە بایکۆت ڕێپێوان هەموو لە هەموو ئاستەکان زۆر باشە مامۆستا ئەحمەد ببوورە پرسیاری سێەمە لە لقەکان سەرجەم کەواتە بۆچی لە ئەنجامدا و ئێمە پشگیری لە بایکۆتیش دەکەین. زۆر باشە بۆچی لە هەڵەبجە ڕاپەڕین گرمیان سلێمانی لەگەڵتانن بەڵام لە سنووری بەڕوونی بڵێم لە سنووری زەرد هیچ هەڵوێستێک نابینرێت لەوەی کە بایکۆتی خوێندن بێت. بەڵێ مەسەلەکە ئەوەیە وەکو وتم لە هەندێک دەفەر بەڕاستی چاوسوورکردنەوە و لێدان و گرتن و تۆقاندن و ئەمانە هەمووی هۆکارە ئێمە وەکو ڕێکخراو و ئێمە پەرلەمان نین ئەوە پەرلەمانەکەیەوە پەک کراوە لەلایەن حکوومەتەوە کە پەرلەمان دەسەڵاتی بڕیاردان و کۆمەڵێک شتی ئێمە وەکو ڕێکخراوێکی پیشەیە ئێمە ئەو دەسەڵاتە نییە و دووەمیش ڕێکخراوەکە ڕێکخراوێکە تەشکیلەیەکی حزبیە بەڕاستی ئێمە بەڵێ لە 2010 سەرتاسەر بایکۆت کرا بەڵام ئێستا لەبەر گرتن و لێدان و چاوسوورکردنەوە ئەوە نەبێ مامۆسانی دەڤەری هەولێر و ئەوانەش ڕازی بن هیچیان ڕازی نین هیچیان بەو وەزع ڕازی نین بەڵام شێوازی ناڕازایەکان جیایە دەڤەری ئەوێ مەسلەی ئازادیەکان پەک کراوە. زۆر باشە مامۆستا ئەحمەد وەک پێشتر لە پارێزگای دهۆ کۆمەڵێک مامۆستای زۆر بەڕێز کەوا ئەوانیش ناڕازی بوون دەستگیر کران زیندانی کران تا ئێستاش بەشێکیان پێم وابێ هەر لە کێشەدان ئێوە وەکو یەکێتی مامۆستایان تەنسیقتان لەگەڵ مامۆستایانی لقی یەکێتی مامۆستایانی دهۆک چۆنە ئەوانیش بە فعلی پشتگیری ئەوان دەکەن یاخۆت بەدەم داواکاری و وەروە بەدەمەوە چوونێکتان هەبووە بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی لەوەیەکەوە پێوان بە یەکدوانێکشان تا ئێستا لە زیندانان بەنسبەت بەڵێ مامۆستا ئەحمەد گەمان لێتە بەنسبەت مامۆسایان ئێمە طبعاً ئەوەی دەڤەری دهۆکیش ئێمە لقمان هەیە ئێمە لە 6 مانگیشا لەوێ ئاگدارمان کردەوە گرتبوونەوەشیان کرد و بەیاننامەشیان خوێن بەڵام داواشمان لەوان کردووە کە داوایان لە حکومەت و لە پارێزگا کردووە کە ئەوانەی گیراون کە مامۆسان بەربدرێن و جەخشمان کردوتەوە و بەرزیشمان کردوتەوە بۆ وەزیری پەروەردە تەنانەت بۆ وەزارەتی ناوخۆش کە ناکرێ مامۆسان لەسەر ئازادی ڕادەربڕین بگرترێ بەڵام بەداخەوە ئەوە حکومەتە جواب ناداتەوە تۆهمەتی تری بۆ دروست دەکات ئەوە کێشەکەمان ئەوەیە کە ئەوەی ئێستا داوای مافی ڕەوای خۆی بکە بە سیاسی ئەکرێت پشتجۆ ئەکرێ یعنی لە هیچ چۆی دنیا نەبووە یەک دەڤەرێک لە دەوڵەتێک پارچەیەک بە زیاتر زۆربەی مامۆسایان و زۆربەی قوتابیان لە دەڤەرێک کە مانگرتن بگرێت نە وەزیری پەروەردە نە ئەنجومەنی وەزیران نایەتە سەرخەت ئەمە بەڕاستی کارەساتە ئەمە گوێنەدانی حکومەتە گوێنەدانی دەسەڵاتە ئێمە نامانەوێت دەسەڵات بەو شێوەیە بکە ئێمە دەبێن دەسەڵات نەمینێ بەڵکو حکومڕانی بکرێت لە کوردستانە زۆر باشە مامۆستا بەڕاستی کێشەیەکی گەورەیە کە حکومەت بەدەم داواکاریەکان نایەت دێمە وەلات مامۆستا لەگەڵمان بە مامۆسایانی ڕاڕازی یەکێتی مامۆسایان دایک باوک لە 195 ڕاپرسی کراوە کە دژی مەسلەی ئۆنلاین و مەسلەی ئەلکترۆنین داوای مافی ڕەوای خۆیانەکەن داوای موچە ئەکەن ناکرێ موچەکەت نەدرێتێ و مافت لەسەر فەرز بکرێ و مافەکانی ترت نەدرێتێ بەڵکو هەر ئەرکن لەسەر فەرز کرێ ئەمە بەڕاستی کارەساتە کە بەرامبەر زۆر باشە مامۆستا ئەحمەد دێمە وەلات دەچمە دهۆک میوانێکمانە هێویش بەڕێز مامۆستا میێڤان سەعیدە مامۆستا سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش دەمەوێت بزانم ئێوە ڕاتان چیە لەسەر دەستپێکی وەرزینوێی خوێندن هەم با ئەلکترۆنی و هەم ئەوەی کە ئێستا مامۆستایان لە بارودۆخێکی خراپی داراییدان بە تایبەتی مامۆستا بە هەڵوێست و هیمەتەکانی دهۆک کە هەیەیان هێشتا لەبەر ڕائازادی و داواکاری مافی ڕەوای خۆی لە زینداندان. بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ دهۆک جەلال قەتع بۆ من دەچمەوە لای مامۆستا ئەحمەد لە کەرکووک مامۆستا کەواتە ئێستا کە من بارەدۆخی کە بەڕێستان باستان کرد لە کێشۆگرفتی مامۆستایان لە موچە و لە بینا و لە بوونی لە پەرتووک و لە چاپ و هەمووی ئێستا کە ئەم بارەدۆخی هەرێمی کوردستان بمبێ باکی بێمنێتی حکوومەت پەروەردە چی لێ دێ یاخود بەرەو چه ئاقارێک دەڕوا ئەو مەترسیانە چین لەسەر پەروەردە دروست بوون یاخود بەرەوبەرە دروست دەبن. بەڵێ جۆم لە دەنگەکەتان نییە. 100% 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
مامۆستا ئەگەر ئێستاکە گوێت لە من بێ دەمەوێ ئەوەت لێ بپرسمەوە وەک ئەو ڕوونکردنەوانی بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەو بارەدۆخە خراپبوونە هەموارەی بۆ بەردەم سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە ئێستاکە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بەرەو چ ئاقارێک دەڕوایە خود ئەو مەترسیانە چین ڕوبەڕووی دەبنەوە جۆم لە دەنگتان نییە دیارە گرفتێکمان لەگەڵ گرفتی دەنگمان لەگەڵ مامۆستا ئەحمەد کەرکووکی هەیەوە هەر لەسەر هەمان تەوەر میوانمان لە سلێمانی لێر لە ستۆدیۆکان هەیەوە لە دوهۆکیش هەیە دیارە لەگەڵ دەستپێکی وەرزی نوێی خوێندن لە بەتایبەتی لە ڕاپەڕین لە گەرمیان لە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لە ناوەندی شاری سلێمانی زۆری مامۆستایان بایکۆتی خوێندنیان کردووە چەندە خوێندنی ئەم ساڵ دیارە بە ئەلکترۆنی دەستی پێ کردووە بەڵام دیارە بەشێکی زۆر لە مامۆستایان بایکۆتیان کردووە یەکێتی مامۆستایانی کوردستانیش بە فەرمی لەگەڵ بایکۆتی خوێندن بووە لە بەروی لەلایەکەوە وەزعی بارودۆخی دارایی مامۆستایان زۆر خراپە لایەکی دیکەوە زۆر نێپسپۆڕان و شارەزایانی پەروەردە باوەڕیان وایە دەبێت وەرزی نوێی خوێندن با ئەلکترۆنی و ئۆنلاین نەبێت لە بەرەوەی کە ئەنجامێکی ئەوتۆی نەبێ ئەمە کارەساتە بۆ پەروەردە لە بەرەوەی کە پێداویستیەکان وەکوی کە دەبێت بۆ ئەلکترۆنی بێت جێبەجێ نەکراون وام ئەلکترۆنی تەنان بۆ وڵاتانی زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوش سەرکەوتو نەبووە بۆیە هەم لە ستۆدیۆکانمان لێرە میوانی تایبەتمان دەبێت هەم لە کەرکووک و هەم لە دۆک بەڵێ جەلال ئەگەر بەڕاستی من لێرە پێم خۆشە وەکو یادەبەریە وەکو بێربیرهانەیەک ساڵانێک کەوا لە کوردستان لە عێراق شەڕیش دەبوو کەمترین قۆناغەکان یاخود کەمترین کات خوێندنگاکان دادەخران لە گەرمەی شەڕیش پەروەردەی هێشتا ئەوەندە گرنگ بوو بەڵام دەبینی بەداخەوە ئێستاکە سەرڕایبوونی ئەمنیەتێکی باش وەکوی حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان بێڕێزیکردن بە مامۆستا شەق لێدانیان دوورخستنەوەیان لە قوتابخانەکان زیندانیکردیان دواخستنی موچەکانیان تێکدانی سیستەمی پەروەردە و گۆڕینی منهەج بە شێوازێکی زۆر ناواقعی لەگەڵ واقعی و لەگەڵ ئەو کوالەتی بینایانی کەوا خوێندکارەکان تێدا دەرزەڵێنەوە هەمووی ئەمانە جۆرێک لە جۆرەکان بوونەتە هۆکارێک پەروەردەکردنی تاکی خوێندکاری ناو کۆمەلگای کوردی بەرەو لاوازی دەڕوە ئاستی زانستی زۆر خراپ بووە کە ئەمەش بە دڵنیاییەوە خوێندکارێکی ئێستاکەم ساڵ دەچێتە پۆلی یەکی سەرەتایی ڕەنگە 12 ساڵی تر نەتیجێ ئەوە بزانین کەوا خوێندکارێک کە لە پۆلی یەکە پەروەردە نەکرا خوێندکارێک لە پۆلی دوو پەروەردە نەکرا ئەو کاتێ ئەمە نەتیجەکەی دەبینین لەوەی کە ئەمەی کە بە ئەلکترۆنی دەکرێت بەشێکی زۆری هۆکارەکەی مامۆستا دەکرد بێت و بڵێن بڕۆنەوە هۆڵەکانی خوێندن بەدڵنیایەوە ڕەنگە زۆرینەی مامۆستایان بایکۆت بکەن لێرە میوانێکی تایبەتمان دەبێت مامۆستا بخالق ماوەتی مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر دەنگوی ئێوە هەیە کە ئەم موچە دابش بکرێت دەڵێن موچەی مانگینۆیە ئیدی مانگینۆش دەستپێکی داوامە بۆ ناچنەوە دەستکەن بە وەرزی نوێی خوێندن بنای خۆی گەورە میهرەبان سوپاس بۆ زەنابتان سوپاس بۆ بینەرانی خۆشەویست بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکانە بە شێوەک لە شێوەکان لە قەیراندایە پەروەردە سێکتەری پەروەردە بەشێکە لەو سێکتەرانی کە لە هەرێمی کوردستان بەدەست دۆخی سیاسیەوە بەدەست قەیرانی سیاسیەوە لە هەرێمی کوردستان بەدەست ئەم نخبە سیاسی کە لە هەرێمی کوردستان کۆنتترۆلی هەموو جوگەکانی ئەم وڵاتیان کردوم هەرێمەیان کردووە ئەویش لە قەیرانایە بەداخەوە تا ئێستا گوێ لە پسپۆڕان گوێ لەو کەسانە ناگیرە کە خەمخۆری بواری پەروەردن ئێمە چەندین ساڵ هاوارمانە هەم لە یەکێتی مامۆستانی کوردستان هەم لە گروپەکان هەم لەموو ئەو کۆنفرانساتانی کە کردومانە پێویستە پرۆسی پەروەردە پێویستە پەروەردە بە هەموو جوگەکانیەوە لە بژێوی مامۆستاوە تاگاتە قوتابی تاگاتە ناوەند تاگاتە بینا تاگاتە منهەج بێ حکومەت ینی بەجیا لە هەموو سێکتەرەکانی کە بەجیا بیگرێت چکەمە ئایندەیەکی ئەم وڵاتی لەسەرکەنەوەکانی خۆمان و پەروەردەیەکەین ئەوەی کە ئەم ساڵیژە گوزەرە درێژە پێدەری ئەو سیاستە چەوتەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لایەنە پەیوەنددارەکانە کە ساڵانی پێش و گرتویانەتە بەربەڕاستی لە پێش هەموویە باسی چاکسازیە کرێ دەست بۆ ژیرفانی مامۆستا و فەرمانبەرە برێ باسی چاکسازیە کرێ موچی عەقید و نەقیبەکانی خۆیان بەرزەکەنەوە ئەعترافی خۆیان لە پەرلەمان کە جێگری سەرۆکی حکوومەتی عەمیدمان بەقەد وڵاتی سین و نازانم چۆ هەیە ئەو بەس پلەی عەمید ئەوە لە پلەی زابط و عەقید و شتەکانی ترگەڕێ بۆیە بەداخەوە يعني پەروەردە بۆتە مزاحی دەستی ئەم سیاسیانی ئەم سیاسیەکانی هەرێمی کوردستان هەم لە دانانی سیاسینین ئەوەی کە هەیە ینی بەداخەوە بالفعل بازرگان چکە بە دڵنیایەوە چەند جار وتمان ئەمانە خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە نازانن ئەگە خۆیان بە خاوەن بزانیا 2 ساڵ ئێمە لەسەر شەقام بایکۆتمان کرد ناوەندەکانی خوێندنمان داخست ئەو کات
سەرۆکی هەرێمی کوردستان وتی با بخۆیان هەڵپەڕن ئافرین بۆ سەرۆک وڵاتێک کە ئاوا بەدەم خەڵکی خۆیەوە بێ ئافرین بۆ سەرۆک وڵاتێک کە لە ژوورەوە بخزێ و کەس نەیبینێ ئەمانی ئەمە شتا ئاسان لە دوای کۆمپیوتەرەکانەوە ینی کۆبوونەوەکانی حکوومەت دەکەن ئەگەرم جلسەی ئەخیر نەبێ ئەوژی حراجی بەردەمی ئەو برادەرە بوون کە هاتە سلێمانی و هاتە کوردستان کە لە ناو خەڵکاتی کەڵاو بوو بۆیە ئێستا لە کوردستانە بەڕاستی بارزۆرۆفێکی زۆر خراپ تێپەڕێ و ئەم دەسەڵاتە ئەبێ ئەوە بزانێ ئەمەی لەبەر ناڕوە کە لە بەری ناڕوە و ئینتقامی ئەو شعبە وەرەگرێ چۆم شعبە ئاوا دانانیشە بە دیارە ئەم گەرە ئاوا دانانیشە ئەم خەڵکە ئاوا دانانیشێ تۆ کاتێک بەردەوام کە ئیشکالێکە توژە بێ دەست بۆ موچەی گیرفانی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایانە بێ حرمەتەن دزی لەو خەڵکاکە ئەمە دزیە ینی بەڵام لەو لاوە سەیرەکەی من هەردوێنێ و پێرێ مەجموعی برادری خۆیانم لەلا بوون وتی مامۆستای مە موچەی خۆمانەوە وەرگرتووە و ئامادەین بۆی کە کاتی انتخاباتەکان پەڕۆی سەوز و زەردیان بۆ هەڵگرین بەداخەوە کە ئێستا پەڕۆی نیلیشی هاتووتە سەر بۆیە ئەمانە یعنی نازانم یعنی بە چ عەقڵەتێک و حکومڕانی ئەم وڵاتە کەواتە مامۆستا عەفوەن ئەگەر بەو با بڵێن ڕوونکردنەوەی بەڕێستان وەروەوە مامۆستا ئەحمەدیش وە زۆربەی مامۆستاکانی قسە و باز لەسەر ئەمە دەکەن یعنی جۆرێک لە جۆرەکان سێکتەری پەروەردە و بابەتی خوێندن لە هەرێمی کوردستانە وەکو ئەوەی دارێک بێت لەس پێشە ئاویان لێگرێتەوە بۆی وشک بێ گەڵاکانی لێ بۆ تۆ پەڕووباڵیان کردویانی ئامانجەکە چییە و چ مەترسیەک دروست دەبێت کە ئەم سێکتەرە بەڕاتەواتی تێکچێ یعنی چی زەرێک دەکەین کۆمەلگا چی لێ دێ دوایش ئێمە تەوزیحێکما یعنی پێشەیەکمان باس کرد لەسەر قسەی کاکجەلالیش فەرمی بالفعل ئێمە بە موچەی و ناچین و ناوەندەکانی خوێندن ئەوە بۆی دڵنیا بن لە 1970 لە 1920 بێ کۆتایی پێ بێنێ بێ موچەی تاوە بدرێ بەڕاستی خۆمان ناکەینە مزەحی و خۆشمان لە هەموو کەس بە خەمخۆرتر دەزانین لە وڵاتەیە بۆ ناوەندی خوێن و بۆ قوتابیان ئێمە ئەزانین کە کاتێک مامۆستا مێشکی ئیساف و جیرفانی پڕ بوو ئەتوانێت ئەدای واجبی خۆی بکات لە قوتابخانە و لە ناوەندەکانی خوێندرا ئەنجا چ جای ئەوەی دیارە جەنابتان دوای دێنە سەر ئەم سیستەمی ئۆنلاینش کە چەند سەقەتە بۆ یەکێک لە ئەوەی جەنابەت فەرموو دەسەڵات یعنی ئەوێ نەوەیەکی ناهۆشیارەوە ناڕۆشنبیر پەروەردە ببێ و قوتابخانە نەبێ و ناوەندی خوێندن نەبێ و احتیماماتی بەس بە زانکۆی ئەهلی و بە قوتابخانە ئەهلیەکانە لەبەر ئەو قوتابی و ئەو مناڵانەی خۆیان ئەگەرنا هەر کاتێک نەوەیەکی هۆشیارە بێ و مناڵ بە شێوەیەکی جوان پەروەردە بکرێ ئەو ئەم نەوە هۆشیارە قبوڵی گەندەڵی ناکە قبوڵی دەسەڵاتێک ناکە کە خۆی بخا بە مشەخۆر بەسەر ئەم میلەتەوە ئەوێ نەوەیەکی ئومی بێ مانگانە شتێکی بداتێ و چۆنڵی دەستگیرویەکی بکات لەم لاولەولاوە ئەو کاتە ڕازی بێ بەم حکومڕانەی کە ئێستاە کە بەداخەوە بەشێکی خۆمانین ئەو خەڵکەی لە هەرێمی کوردستان کە تەیدی ئەمانەکەن ئێستاش کۆمەڵێکن تۆ سەری فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان کە شانامە بە باڵای ئەم برادەرانەیە و ئەهەڵەیان بەحەقت بۆیە دەسەڵات ئێوێ نەوەیەکی ناهۆشیار و ناڕۆشنبیر پەروەردە ببێ بۆ ئەوەی کە لەم وڵاتەیە کە ئێمە تاژین خەڵکێکی چاوکراوە نەبێ بۆی کە چۆن بیانەوە ئاوا حکومداری کاکجلا ڕەنگە وەکو پلانێکیش بۆ ئەوەی خوێندنگە ئەهلیەکان پێم وا بێسە دەوامەکەن ئەوانەی کە بە پارەن هی مەسوولەکان خۆیان وەروە زانکۆ حکومیەکانیش هەر دەوامەکەن بەشێکی بە قازانجیەوەوانە یعنی ئەمەش هەر جۆرێک لە پلانە بۆی پەروەردە لە حکوومەتەوە بگوازنەوە بۆ گیرفانی خۆیان ئەوانیش ئەوەش بکەن بە تیجارەت من ئەوە بە دڵنیاییەوە یعنی چۆ سەیری بەرپرسەکان کە هیچیان یەکەمیان نەک کەرکەمیان ئەکسەریەتیان وەزوو هەمویان ئێستا مناڵیان لە قوتابخانە ئەهلیەکانە بەڕاستی و جۆرێک لە جۆرەکان خۆیان پشکان لە قوتابخانە ئەهلیانە هەیە خۆیان لەو زانکۆ حکومیانە هەیە خۆ نەبینی کە کاتێک زانکۆی فڵان لە سلێمانی و زانکۆی ئەمریکی فڵان لە دهۆک و چێوچێ چێڕ یعنی بۆ ئیفتتاحیەکە سەرۆکی زانکۆکە چێ ئەمە خۆمەوان لەبەر چاون بۆیە ئەمانە قۆناغی خوێندن و پەروەردەیان کردو بە بازرگانی تەندروستیان کردو بە بازرگانی بەهێنانی دەرمانی ئەکسپایر پەروەردە بە هەمان شێوە تا ئێستا چەندین کۆمپانیا لە لوبنانەوە تەبعی چاپەمەنی کتێبەکانی وەزارە دەکەن بۆی کە بێنە بۆیرە ناتوانن گۆڕانکاری تیا بکەن جا ئەمانە بەڕاستی کاکە بە خەتە ناڕۆن بە پلان ناڕۆ وەڵڵای ئەم وڵاتە قسەیەکی خۆماڵی سادەی نا ئەو بازاڕە بکەین ئاڵێ ئاشی نەزانە خوای جێڕێ بۆ نمونە ئێستا من یەک دوو نمونە بۆ جەنابتان باس بکەم یعنی بەڕێز دڵشاد عەبدوڕەحمان کە وەزیری پەروەردە بوو هات سیستەمی یەک بۆ نۆی دانا یا باشە سیستەمی یەک بۆ نۆ مەجاری ببزانین ئایا فەشەل هێنیان نا کە بەڕاستی فەشەلی هێنا دوایی ئێمە ناڕێن لەگەڵ لەگەڵ قۆناغەکانی داهاتووی بووینە سیستەمێکی جوان دەرچوایە بەڵام چونکە ئەم لە دەموچاوی ئەملانە ئەم جارە ئەڵەست بەر من کەوتە وەزیرەکە بێ بگۆڕم بەڕێز دکتۆر پشتیوان سادق هات کات نییە ژنا باسی یەک و بە دووە زیرەکان تا پێکم کە چەند سەقەت بوون و فەشەل بوون لە ممارسەی پرۆسی پەروەردە و تەختیتی وەزارەتی پەروەردە یعنی خۆم لە کۆلەم سلێمانە کۆبنەوەمان لەگەڵا کردو بەڕێز دکتۆر پشتیوان باسیەوەی کرد کە ئێمە ئینجازێکی گەورەمان هەیە بە تایبەت لە شاری سلێمانی کە بۆ ساڵی داهاتوو 100 خوێندنگا بێ بە ئینگلیزی 100 خوێندنگا بێ بە ئینگلیزی باش دکتۆر ئالانە دێکە گرە ئینجازەکانیەوە بوو هەموو مەکتەبی ئینگلیزەکانی داخست آخر نا ئەمە تۆ وەڵڵا ئەمە وەخوای بێتەوە بازاڕەوە
چۆن دەڵێ یان لە جەبهەیە بوو بێ 200 کەسی کوشت بێ بێری دادگایی بکەی ئەمانە بۆ دادگاییە بن من بۆ خۆم کچێکمە لە پۆلی 5 بۆ لە ئینگلیزی ئێستا کە ئینگلیزیەکان نەما بۆتە مزەحی ئەوانەی کە بە ئینگلیزی خوێنوێتی زۆر باش بووە و ئێستا کە مەکتەبە ئینگلیزیەکە نەماوە دەرەجەی میئەوی دابەزاندوو بۆ خوارەوە لە باوکە تێی ناکەم یعنی ئەمانە ناتوانن لە وڵاتەیە پلان و تەختی دابنین بەڕاستی زۆر باش با بزانین چارنووسی مامۆستایان چی هەیە دەچمەوە دوهۆک دیارە پەیوەندیەکەمان هێشتا لەگەڵ دوهۆکە نییە زۆر باش مامۆستا بخەڵ دێمەوە لای جەنابەت دەمێ بزانم ئێستا لەکوێ مامۆستا بایکۆتی خوێندنی ئۆنلاینیشی کردووە یا ئەلکترۆنی وانە ئەو شوێنانش کە پۆلی 1 و 2 ئەمانەکە نرگایی قوتابخانەکان کراونەتەوە مامۆستا دەچێتە ناو هۆڵەکانی خوێندنەوە من دیارە وەکو جەنابتان ئاگادارن بە تایبەت ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان مەکتەبی سکرەوە تایبەتی تر لە قیسلەمانی یەکێتی مامۆستانی کوردستان ئێمە بایکۆتی ناوەندەکانی خوێندنمان کردووە و لەگەڵ ئەم بایکۆتەیە ئێمە داوامان لە هەموو مامۆستانی سەرجەم شوێنەکان کردووە کە ئێمە بایکۆت بکەین و هاوڕامان بن و پشگیرمان بن بۆ ئەوەی کە چیتر گاڵتە بە شعوری مامۆستا نەکرێ هەستی مامۆستا بریندار نەکرێ شوان نزیکەی 6 ڕۆژە ئێستا مامۆستا موچەی بە لێبڕین لە 121 وەرنەگرتووە کە ئەو کات ئەبێ بە لە 130 بۆ 40 100 خۆزگەمان بە ڕوع موچەی جاران بەڕاستی بۆیە ئێمە بڕیارماندا بایکۆت کرد ئەم بایکۆتە تا 15دا ئێمە بایکۆتمان کردووە چەند ڕۆژێکی تر ئەم موقیفمان لە پێناو موقیفانە گرتووە بەڕاستی باسەکەمان ئەوەیە کە لە 15مان ئەگەر حکوومەت دوو داواکاری جدیمان هەیە موچە بەبێ لێ بڕین دابش بکرێ و خاڵی دووەم تەرفیع علاوە دەست پێ بکاتەوە کە یەکەم خاڵن ئەبێ لە 30 ڕۆژە موچەیە دابش بکرێ و چەند خاڵێکی ترمانداناوە بەڵام ئەمە لە ئەولوێتی کە خاڵەکانی من بۆیە دڵنیابین من داواکارم لە یەکێتی مامۆستانی کوردستانیش کە خۆم کارژێر لە قیسلەمانیم و لە هەموو برادران کە بە دڵنیایەوە ئەو گومانە باشە ئەبین کە بەردەوام من لەسەر پرۆسی بایکۆتکردنا و ئەو کاتە بچینە شەقامیش و دەنگی ناڕەزایەتی زیاتر هەڵبڕین و ئێمە بەپێی لایحە مەجای هەموو شتێکمان هەیە لە پەیڕۆ پرۆگرامەکە باسی بایکۆتە باسی خۆپیشاندانە باسی هەموو ڕێکارە مەدەنیەکانە بۆچی وەزیر بۆچی وەزارەت بەگوێی تەنان یەکێتی مامۆستایانیش ناکات ئەوەی من ینی عەرزم کردن باسەکە خۆیانن ئەمانە ینی تیجارە دەکەن ئەم تیجارەتە لەگەڵ ئەم خواستی ئێمەیان نایەتەوە چونکە ئێمە کە ئەم بڕیارەمان داوە بە سوپاسەوە دەڤەری ڕاپەرین دەڤەری هەڵەبجە و لە هەڵەبجار بڕیارگرێت تا حکومەت یاتە سەرخەتەر دەنگای ناوەندی خوێندن ناکەنەوە لە گەرمیان لە هەموو شوێنەکانی کە بۆی لێرە و پەیامیشمان بەڕاستی بۆ هەولێر بۆ دهۆک ئەوەیە کە بێنە سەرخەت بێنە ئەوەی کە هەموو مامۆستانی دڵسۆزن هەموو ئەو مامۆستا بەڕێزانن کە بەڕاستی موچە و قوتیان بڕاوە کە ژیرفانیان بەتاڵ کراوە کە ژیرفانیان لەلایەن ئەم دەسەڵاتەوە چۆنەڵی فەرهود کراوە یعنی بە شێوێک لە شێوەکان چکەوە دزیە لە میلەتە ئەکرێ ئێمە بۆ وەزارەت ماوەتووە چەند جار لەگەڵ حکوومەتتا دانیشتون کە پێویستە گوێ لە مامۆستا بژیرێ پێویستە گوێ لە یەکێتی مامۆستایان بژیرێ ئەم داواکاریانە ئێمە چی یانی داوای موچەیەکی مامۆستامان کردووە کە 20 ساڵە خزمەتیەتی کە 20 ساڵە خوێندوویەتی ئێستا موچەیەکی ئاسایی خۆی بدرێتێ بۆ لەبەرەوەی بژێوی ژیانی خۆی دابینکە لەبەر ئەوەی کە فەرمانبەرە بژێوی ژیانی خۆی دابینکە لەبەر ئەوەی سایق تەکسیە نانەوخانەیە کە بازاڕە مارکێتێکە مامۆستاکە ئاچێت ئەو شوێنە فەرمانبەرەکە ئاچێت ئەو شوێنە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بازاڵ عاتڵ بۆ یعنی ئەمانە خۆیان بەرپرسن لە مواقع بۆیە لەسەرەوەی جەنابەت فەرموود بەڕاستی ئەم برادرانە بە هیچ شێوەیەک گوێ لە کەسانی دڵسۆز ناکردن بۆی ئەم دۆخەتێ پەڕێن ئەو مۆڵەتی یاخود ئەو فرسەتەی لە بەردەم حکوومەت هەیە بەدەم داواکاری مامۆستایانەوە بە پێمان بێت تاوەکو 15 تا ئەم دەقەیە مەسەلەن هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ جهەتێکی ڕسمی وەکو چۆنەڵی بەگیانێکی دڵسۆزیەوە لە حکوومەت لە وەزارەت لە شوێنێک کە بێت بەدەم داواکاری مامۆستایانەوە یعنی هیچ هەر بێباکن ینی هیچ قسەیەکیان بەڵێ تا ئێستا بێباکن و من دڵنیان جوابیشان نابێت چونکە ئێمە وەکو باسمان کرد ئەمانە ئەناسین چێن ینی بەڕاستیەوە تا حکوومەتی عێراقی بە هەموو قەیرانەوە کاکەمە ڕووشیان قایمە ئەو مشکلەکە یانی ڕوویان زۆر قایمە لە پەرلەمان ئاڵێ ئێمە لە عێراق موچەمان نەبڕیوە خۆی گونجاندووە لەگەڵ چی لەگەڵ دزینی ئەم هەموو سەرۆت و سامانی ئەم میلەتە لەگەڵ ئەم هەموو داهاتە ناوخۆی چێتە ژیرفانی و لەگەڵ ئەوەی ئەم مانگە کە موچە نەدراوە 2 مانگە داهاتی ناوخۆی هەیە ئەگە جەنابەت فەرموونیەتت پاکە دەستکە بە دابەشکردنی موچە تا شوێ بڕی کرد بە سەداقەتەوە مامەڵی لەگەڵا بکەین بەڵام بە دڵنیاییەوە ئەمانە نیەتی خزمەتکردنیان نییە ئەمانە نیەتی ئەویان نیە کە چۆنەڵێ بە شێوەیەک لە شێوەکان بتوانن خزمەتی ئەم خەڵکی خۆیان بکەن باسی خۆگونجاندنە باسی لێبڕینە باسی کۆمەڵشتی ترە بۆ ئێمە لە 15 مانگ بەڕاستی ئەگەر ئەم نیەتی دڵسۆزی ئەمانە تا ئێستا بەدیمان نەکرد وەکو عەرزم کردن ئێمە 2 ساڵ لەسەر شەقام بووین سەرۆکایەتی هەرێم بە مامۆستایە گوت هەڵپەڕن ئەمە یعنی لەبەری ئەوی بێتە ناوتەوە کوڕکچی تۆن کاکەگەر خۆت بە خاوەنی ئەم وڵاتە ئەزانی جیاوازی هیچ نییە لەگەڵ ئەو کوڕە و کچانەی کە بە وەنەوشێ ڕەش و سپی لەسەری شوێ و لەسەری شوێ ئاسوڕێنیتەوە یەو خەڵکە شەمان ئەو خەڵکەیە شیری پێ ناکردرێ ئەو خەڵکە موچەی نییە
چۆنڵێ کری خانووی پێنادرێ ئەو خەڵکە قستی لەسرە ئەو خەڵکە یعنی هەموو بەعاناتێکی بۆیە تا ئێستا هیچ نیەتێکمان بە نیەتی دڵسۆزی گوێبیز نەبووە و هیوادارین حکوومەت بێتە سەرخەت هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی دارایی بێنە سەرخەت بۆی بتوانین لە 15 مانگ ئەم دۆخە درێژە پێ نەدەین چونکە دڵنیایی ئەدەین زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندن لەسەرەوە سوورن کە ئەگەر ئەو دوو خاڵە جێبەجێ نەکرێ بەڕاستی ئەم ساڵ بایکۆتی داوام ڕێژەی بایکۆت ئێستا چۆنە و هەندێک خەڵک هەر یان مامۆستا دەچنەوە هۆڵەکانی خوێندن بە ئۆنلاین بە ئەلکترۆنی ئەمانە ینی سەرقاڵن لەگەڵ قوتابیەکانیانە ئەمی کە لایەک بخوێنێ لایەک نەخوێنێ زیانەکانی چین و ڕێژەی بایکۆت ئێستا چۆنە ئەزانی ینی منێ خاڵەیە کە بەڕاستی بە سلبیە بینم بەداخەوە کە کاتێک تۆ نوێنەرایەتی مامۆستایانەکەی چێشێتی مامۆستایان کە ئێمە ئەم بڕیارەمان دەرکردو کە بایکۆتی ناوەندەکانی خوێندنە و بەسپاسەوە برادران لەو گروپی مامۆستایی ناڕەزی هەموو ئەو گروپانی تر لە شار و شارۆچکەکان ینی کە کاتێک ئەم نوێنەرایەتیە دەست پێەکە ئەبێت وەکو مامۆستا گوێڕایەڵ بی يعني حرمەتەن جۆرال بەوەنا ئێمە لە پێناو مامۆستا ئەمەمان کردو هیچ معقول نییە بیست ناوەندی خوێندن ڕاگیرابێ تۆ خەمی قوتابی باخر ئێمەش خەمی قوتابیمانە ئەگەری عازی حیزب عازی چێ دڵسۆزیە دڵسۆزی ئێستای مامۆستا ئەوەی هەر هەمویان نێشنەوە ناوەندەکانی خوێندن و بایکۆتێکی سەرتاسەری بکرێ بەڕاستی بە هەولێر و دووهۆکی شەو کە من ئەو پەیامەم بۆیە کە هیچ شتێک لە ئیرادەی مامۆستا بەهێزتر نییە هیچ شتێک لە ئیرادەی مامۆستا بە قووەترنی لە ئیرادەی فەرمانبەر بەهێزتر نییە یعنی با دوام بگیرێ با دەبگیرێ لە پێناو مافی خۆت ئینسان حەقە هەمووی بێتە سەرخەت بۆیە گلەیمان لەو مامۆستا بەڕێزان هەیە بە ناوی پۆلی دوانزەوە بە ناوی نازام کۆمەڵێکشتەوە هەندێک دەرگای ناوەندی خوێندن کراوەتەوە گرنا بە سوپاسەوە لە دەڤەری سلێمانی بە دەڤەری ڕاپەڕین بە دەڤەری گەرمیان بە هەڵەبجەوە بۆ پێنجێنەوە هەمووی بایکۆتی خوێندنی کردو و ناوەندەکانی مامۆستا ینی ئێساکە دەبینین مامۆستایان لە تەواوی با بڵێ و مەرحەلانی پێشووتر هەبوون لە پێشەوە بوون پشکی شەریان بەرکەوت لە داواکردی مافی ڕەوای تەواوی هەموو فەرمانبەران ئینجا خۆشیان ینی ئێستاکە هاوشانی مامۆستایان ئەگەر چۆن پێشتر برایانی پۆلیسی هاتوو چۆ ئەگەر پۆلیسی ناوخۆ یاخۆت بەشێکی تر لە کارمەندانی وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە یەک پاکێج بێنە سەر جادە داوا بکەن بایکۆت بکەن یعنی تەسەوری ئەوە ناکرێ مامۆستا ڕەنگە ئیتر حکوومەت تۆزێک لەو بێباکی بترسێ ئیتر وەکو خەڵکیڵێ بە زمانێکی سادە تۆزێ مووی گرژ بێ ینی نابەدڵنیاییەوە ئەوی جەناب دەفەرمووی مەطروحە یعنی طرحێکی زۆر بە قووەتە ئێمە کە کاتێک برانی پۆلیسی هاتووە لەسەر شەقام بوون ئێمە پشتگیریان بووین بەڵام بە ڕێژەیە کەم چکە لە هاوی نابوو کاتەکە بیرفعل کاتی داوام نەبوو يعني بەتەنیا هیچیان بۆ نەکرا هەچەند لەگەڵ ئەوەی کە موچە درا بەڵام تو ئەم حکوومەتە بتەوێنێتێ بە 6 ڕۆژ بە 90 ڕۆژ موچێکەیە موچێکەر هەیە ینی تۆ بڵێرە وڵا حکوومەت هاتە سەرخەت بۆی ئەم پەیامەیەمەش واضح بێ خەڵک و هاوڵاتی و باوکی مناڵ باوکی قوتابیان ئەبێت لە هەموو کەس هۆشیارتر بێنە سەر شەقام پشتگیری مامۆستایان بکەن ئەوەی جەناب دەفەرمووی فەرمانبەران يعني صحة تندرستي وبوليسي هاتوچۆ پۆلیس برادرانی ئاسایش مامۆستا هەمووی بەیەکەوە پێویستە بایکۆتێکی سەرتاسەری بکەن هەمویان بەیەکەوە کاتە کاتی فشار بە قووە دەبێت ئێستا کاتی ئەوە نییە ینی کاتی ئەوەیە ئەمە یعنی وەکو چۆنڵی نەفیر عامێک بێ بۆ هەموو ئەو چین و توێژەکان پێویستە هەموو دەرگاکانی ناوەندەکانی خوێندندا بخرێ دەرگای خستەخانەکاندا بخرێ بنکە تەندروستەکاندا بخرێ پۆلیسی هاتوچۆ پۆلیسی برادرانی پۆلیسی فراکەوتن هەموو دادگاکان هەمووی دا بخرێ ئەم دادگانە ئەم حاکمانە ئەم بەڕێزانە بۆ نایەنە سەرخەت لە پێناو چی قوتی هاوڵاتیان مامۆسایەکی بەڕێز وەکو مامۆستا بەدەر چەندین چالاکوانی ترمان لە دووەک گیراوە کە کاتێک سەرۆکی حکوومەت وەڵای و گاڵتەئامێزیە بەڕاستی بڵێ و برادرانە تەشیر و ڕوخاندنی حکوومەت کێ ئەوێرە باسی ڕوخاندنی حکوومەت بکە کابرا تۆڕە نانم بەرێ 3 مانگە لە سجنی کردووە ئێستا بڵێ حکوومەتە ڕوخێنم بە کڵانشیکۆفەوە بێتە سەرت خوسەر و نگومیەکەی دوێنێ برادێکی تر گیراوە لەسەر ئەوەی کە 4 کەلیمەی وتۆ با پێویستە لە ناو دووەکە ئێمە خۆپیشاندام بکەین لە ئاکرێ خۆپیشاندام بکەین بۆچی بۆ ئەوەی کە ئەو سەرۆت و ئەو جیرفانەی کە من تاڵان کراوە و پێویستە ئەو هەوڵ نخونی من داومە لە پێناو خوێندنەوە و ئێستا پلەیەکم بەدەستێناوە بۆ ئەوەی مناڵەکانی خۆم تێرکەم بمدەنەوە پێڕەوانابینێ خەنە سجنەوە ئەو بۆوانە ڕنابینن یعنی بۆیە یعنی ئێمە ئەو ترسە ئەو فۆبیایە ئەو سرێسە لە مێشکی خۆمانە دەرکەین دەسەڵات چییە دەسەڵات ئەو خەڵکەیە کە تۆ هەڵبژاردووە و بالفعل ئەو خەڵکەش حەقێتی بەمە ئەوش بڵێن هەنێ کەلیماتی سیاسی تێکەڵاوکەنە سەرم قەزەی پەروەردەیە حەقێتی لەبەر چی جەنابی سەرۆکی حکوومەت دەڵێ کاکە ئێمە خەڵک هەڵبژاردوون دەی بینۆشن ئەو خەڵکی کە دەنگتان پێیاوە بە سەوز و زەرد و بە نیریش بینۆشن جەنابتانن چەند ئەو سەرۆکاتی حکوومەتە بەرپرسە ئەوەندە ئەو خەڵکە بەرپرسە کە شانشانێنێتی لە دەرگای مەکتەبەکانەوە ئەچوونە ژوورۆ کە تەزویریان بۆ کردن کە لە لایەنەکان چۆن دەڵێ گاڵتە و چۆن لە سوکاتیان بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنە کرد کە سندوقەکانی دەنگدانیان پڕ کرد پیرۆستان بێ بینۆشن ئێستا ئێوەن دەستان بۆ دەسەڵاتەیەوە کە ئێستا ئەو موچەی بڕیەوە بۆیە
بالفعل ئەوەی جەناب دەڵێ ئەوە کۆی باسەکەیە ئەگەر هەموو چین و توێژەکان بێنە سەر خەت کاکە دەنگت پیا ئێستا دەنگی ناڕزای خۆ دەرببڕە بایکۆت کە وەرە سەر شەقام یخۆ موچەکەی بڕیوی تۆ چاکەی ئامادەی دەنگە پیا خۆ دەنگە پێ ناو موچەکەت ببڕێ بەڕاستی بۆی ئەو خاڵەکە لە خاڵ لاوازەکان کە پێویستە هەموو چین و توێژەکان بێنە سەر خەت بۆی ئەم حکوومەتە چۆنڵێ لەرزەیەکی تێبکەوێ ئەویش بە هۆش خۆی بێتەوە گەروانە بێ بەڕاستی بە چینێک بە توێژێک حکوومەت هۆش خۆی نایەتە وەزارەت بەگوێی کێتی مامۆستایانی نەکردوەوە تا 15 دەتاندانەوە لە 15 هەڵوێستان چییە بێ هەرەوەندە ڕێعلانی دەکەن دەڵێن درێژەی بایکۆت یا خۆدیتی کاتیەوە ژاتوەکەی کێتی مامۆستایان بە ئەمجارە پێشنگ بێ لە خۆپشاندان لە بەردەم مامۆستایان من داواکارم لە برادران لە سکرتارێتی کێتی مامۆستایانی کوردستان بەڕێزەوە کە ینی درێغیان نەکردو کە بەردەوام لەگەڵ وەزارەت وەلی لیژنەکانی وەزارەت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تا لەگەڵ سەرۆکی حکوومەت و تا سەرۆکی هەرێمی بەڕاستی مفاتحیان کردووە کە یعنی بەردەوام لە بەیاننامەکانە باسی موچە کراوە کە باسی تەرفیع و علاوە کراوە کە باسی زەوی کراوە کە باسی زۆر شتی کە کراوە بەڵام من ینی ئەمە جێی دەستخۆشیە بەڵام برادران ینی ئەگەر ئەمە هەر ئاوا بێ حەبر الوەرەقە حەزەکەی مسەد ئێستا ئەڵێم کاکە هەموو مامۆستاکە بە چوار عەرزێ بدرێتێ هەموو مامۆستاکسێ ئەوەندە مەعاشی بدرێتێ نایکا ئەبێت تۆ هەڵوێستتە بێ ئێمە لە پێڕۆ پرۆگرامی مەکتەبی سکرتارێت و یەکێتی مامۆستایانە دیاری کراوەکە بێ هەڵوێستمانەوێ بۆیە ئێمە لە 15 مانگ وەکو لە قیسلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان بە دڵنیاییەوە یعنی ئەگەرم بایکۆتە بشکێنرێ بەڕاستی ناکرێ یعنی ئەمە عیبەیەکی گەورەیە چکە تۆ بۆ 5 ڕۆژ خۆ بایکۆتن نەکردووە و بە ڕوبع موچە ناچینەوە ناوەندی خوێندن بە ڕوبع موچە ناچینەوە ناوەندی خوێندن ئەگەر حکوومەت فێرە بێ ئێمە بایکۆتێک بکەین موچەیەکی ڕوبع موچەیەکی دایاتێ کە وەکو عەرزم کردی بە سیستەمێکی علمی دای بنێ لە 140 ناکە بە 6 ڕۆژ لە 128 لێ ببڕێ بزانم مانکە چەندەکە یعنی بەڕاستی بۆیە داواکاری لە سکرتارێتی کێتی مامۆستایانی کوردستان کە بڕیارەکەی مرکزی بێ ئەوە تا دەڤەرێک چەندین لقی سلێمانی لقی ڕاپەڕین لقی گەرمیان لقی هەڵەبجا هەموو ئەو لقانەی هاتوونەتە سەر خەت بەچی بۆی بایکۆتی ناوەندی خوێندنیان کردو ئەمەش بەشێکن لە جەستەی سکرتارێتی کێتی مامۆستایانی کوردستان بۆیە پێویستە کێتی مامۆستایانی کوردستان بە عەمەلی و بالفعلی بڕیاری بایکۆت بدە و هەنگاوی داهات و خۆپیشاندانی سەرتاسەری بێ بەڕاستی بە هیچ شێوەی کۆڵ لێ نەدەین تا مافڕاوەکانمان جێبەجێ دەکرێت زۆر باشە مامۆستا خالق دیارە میوانم لە دهۆکەوە هەیە کە دیارە برادرانی دهۆک یاخود مامۆستایان ئەمساڵ زۆرترین چاویان لەسەر و بەڵام کەمترین مافیشیان پێدراوە لە دهۆکەوە بەڕێز مامۆستا میێڤان سەعید میوانمانە مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە وەکو مامۆستایانی ناڕازی دەمەوێت بزانم بارودۆخی مامۆستایان لە دهۆک چۆنە لەلایەکەوە چەند مامۆستایەکی بەڕێز هێشتا لە زیندانن لایەکە وەرزی نوێی خوێندن دەستی پێکردەوە بەگشتی ڕاتان چییە و هەڵوێستان چییە؟ ئێستا تەوایە ئێستا فەرموو سەیدا بەڕێز مامۆستا میێڤان سەعید میوانمانە لە دهۆکەوە مامۆستا میێڤان سڵاوی خوا لێبێت پرسیارەکەم دووبارە دەکەمەوە بزانم لە سەروبەندی دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن بە ئەلەکترۆنی کە دیارە چەند مامۆستایەکی ناڕازی لالای ئێوە لە زیندانن ئێستا هەڵوێستی مامۆستایان چۆنەوە بەگشتی ئایا هیچ هەڵوێستێکتان هەیە لە ڕووی بایکۆتەوە یا دەستنەوە هۆڵەکانی خوێندن و درێژتان بە خوێندن داوە؟ دیارە گرفتمان لەگەڵ میوانەکەی دهۆکمان هەیە فەرموو سەیدا بەداوای لێبردنەوە لە بەڕێز مامۆستا میێڤان سەعید کە گرفتی تەکنیکیمان هەیە لەوەی کە دیارە هێڵەکە پێوەستە زیاتر بە ئینتەرنێتەوە لە بەرەوەی گرفتی ئینتەرنێتمانەیە زۆر بەڵام جەلال بگومان ئەوانیش هەڵوێستی خۆیانە بوو هەر ئامادەبوونی مامۆستا میێڤان سەعید بۆ بەرنامەکەمان جۆرێکە لە پشتگیریکردنی تەواوی مامۆستایان لە هەرێمی کوردستان و هەموو لقەکان و ناوچەکانی هەرێمی کوردستان کە ئەوانیش لەوێ دەنگی ناڕەزایەتی مامۆستایانی ناڕازی ئەوێ و وەروەما و مامۆستایانەی کەوا بە هەڵوێستن دەیانێت بگەنە ناوچەکانی تری کوردستان ئێمەش لێرەوە دەستخۆشی و ڕێزمان بۆیان هەیە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بۆ مێدەی تەواوی ماف و داواکاریەکانی هەموو چین و توێژەکانی مامۆستایان وەروەها فەرمانبەرانیش حکوومەت ئازادیش بۆ مامۆستایانی کە ئێستا لەو دەبرە لە زیندانن مامۆستا بخالق بێن و لای جەنابەت خوێندنی ئەلکترۆنی بە ئەم چەند خولەکە لەسەر ئەمە بڕۆین کاریگەریەکەی چۆنە و ئایا مامۆستا ئامادەیە قوتابی ئامادەیە زۆرمان باس لە پێداویستەکانی کردووە لەوەی کە بە هیچ جۆرێک دۆخەکە ئامادە نیە بەڵام ئێستا کە دەستی پێکردووە مامۆستا توانێ
وڵی من پێشەوەی کە ینی لە ڕووی علمیەوە بەدڵنیایەوە سەرکەوتو نابێ و ئەمێکێکی لە خاڵەکانیش ئەوەیە کە سیستەمی ئۆنلاین ڕێدەکەینەوە و سیستەمی ئەلکترۆنی ڕێدەکەینەوە بۆ لەبەرەوەی کە قوتابی تۆ لە بەرامبەر خۆتە تێناگە سیستەمی وڵاتەکە سەقەتە پۆلەکە 45 قوتابی تایە منهەجەکە سەقەتە وەکو عەرزم کردی مەکتەبی ئینگلیزی بۆتەوە کوردی قوتابەکە لە کوردیەکە ناکەن جابی خێتەوە سەر ئینگلیزی ئەبێ جارێ خەریری ینی چۆنەڵێ خەریکی دەماغی بۆی بێنیتەوە سەر خەت خەریکە عەقڵێبی بۆی بینیتەوە سەر سیستەمێکی ڕێک و پێک ئەنجا لەکوێ لەوەی کە لە ماڵەوە دانیشێنی سیستەمی ئەلکترۆنی و ئایپادێکی بۆ بکڕە و و چۆنڵی دووسێ خەتی فری هەبێ و بە ئیسراحەتی خۆی ژوورێکی تایبەتی بەرێ و ئەبێ ئەمە چییە خوێندنی ئەلکترۆنی خوێندنی ئۆنلاینمان هەیە بۆیە ئێمە بە هەموو شێوێک ئەمەش ڕێدەکەینەوە چکە دڵنیاین سەرکەوتو نابێ و مزعافاتی زۆرێکی لە مزعافاتەکان مادیە کە بەڕاستی ئێمە لەو لاو مامۆستا و فەرمانبەر کە تەسیری ئەم موچێ لەسەر کۆی خەڵکی بەجێهێشتووە توانای کڕینی پێداویستی ڕۆژانەی نییە لە شوێک بەردەوام ئەمە خەتێکی فری هەبێ لە ماڵە 50,000 دا بە ئەتەرنێت لە شوێ ئەوەی کە مۆبایلەکەی خۆی لەوانەیە ئەگەر مۆبایلێکی مواسەفات نەبێ 4 مناڵی هەیە بێت 4 مۆبایلیان بۆ کڕێ بێت 4 ئایپادیان بۆ کڕێ خۆ دەزانی مناڵی هەم ڕۆژەژ یعنی بە ناز زۆر بێ بە ناز بەخێو کراوە بێ تەڵەبیات هەمویان جێبەجێ بکەیت و لە دواترە ینی ئەمە خەت ئەمە کڕینی مۆبایل ئەنجابێ ژوورێکی تایبەتی بۆ دابنی من حەزەکەم بەڕاستی لێرە بێژگەوەی کە لە ڕووی علمیەوە بە هەموو شێوێک فەشە لەهێنێ ئەمە وە قوتابی لە ناو وڵاتە پێشکەوتەکانیش تەنان پشتیان بەمە وڵاتە پێشکەوتەکانی زۆربیان دەستیان کردوەوە بە خوێندن بەڵام ئەوان پاشخانێکانی کاک جەلال یعنی سیستەمی خوێندن لە وڵاتانە بۆ ئیشکالی بۆ دروست نەبوو کاکەمە یعنی لە وڵاتانە بەس قەزەی کۆرۆنای حەلیەکەن بەزیێرە ئابووری لەسەرە خوێندنی لەسەرە بە بۆنی ئابوووریەکە و قەزەی ئۆنلاینەکە با پێ دڵم ئەمە لە دڵسۆزی خۆیانەوە نییە موچیان پێ نادرێ کە مامۆسانە چێتەوە قەی ناکەم ڕوو تۆزە موچەشیان دێری لەوانەی ڕازی بن ئەمە باسەکە ئەگەر خەمیان نییە بە ئەلکترۆنی دڵنیا بن بە ئەلکترۆنی بە ئۆنلاین سەرکەوتو نابێ بۆیە خاڵێکی تر کاک جەلال بەڕاستی منێ زۆر تەرکیزی بخەمەستەوە جەنابیشتن ئەو ڕاگەیانەکانیش ئیشی لەسەر بکرێ باسی قەزەیەکی کۆمەڵایەتیە کاکە تاکی ئێمە من باشە 1 و 2 ئەمە کاتە چەند ساڵ کاتە 9 ساڵ یعنی کە ئەچێتە پۆلی 4 قۆناغی 4 ئەبێ بە 10 ساڵ ئەبێ بە 10 ساڵ ئەم مناڵە 10 ساڵە 10 ساڵ تەمەنی دیارە لە ڕووی علمی نەفسەوە چۆن مامەڵەیە بێ لەگەڵا بکرێ ئەبێ ئەم 10 ساڵە تۆ خەتێکی فری بۆ داهێنێ ئەم 10 ساڵە ئایپاد و مۆبایلی شیاوەتێ ئەم 10 ساڵە بە ئیجبارێ بە ژوورێکی بێت یەخڵێ باوکە من لەناو قەڵەباڵغیە کاڵم 10 ساڵ 11 و 12 ئەوەکانی تریش بڕۆ یعنی تا پۆلی 11 ئەمە خێتە ژوورێکەوە بە چ زمانێکە ئەو مناڵە خێتە ژوورێکەوە خەتی ئۆنلاینیت بۆ کردوێتەوە ئایپادێکیشی داوەتە دەست لە ڕووی ڕەوشتی و لە ڕووی ئەخلاقی و سەلامە دەبێت کوای ئەمە ڕۆشن بیرێمانێ ئەمە فەزاحەتە لە تۆڕە کۆمەڵایەتی ڕاگەیانە ئیسلامیانە زۆر ئەم قسەیاکری خەڵک دەترسێن نەخێر فەزاحەتی ناو قوتابخانەکان و ناوەندەکان کە بە بەڵگە لامانە بۆ بەرپرسانی پەروەردەی بابێن ئێمە بۆکو فەزح باسی ناکەین لێرە بەڵام بابێن داتایان دێنێ خۆیان ئاگان لە لیژنە تەحقیقەکانە کە ناوەندەکانی خوێندنە چی ئەگوزەرێ لە زۆربەی ناوەندەکانە ئێستا تۆ مناڵەگە خێتە ژوورێکەوە ئەم مناڵە هۆشیاری بەکارهێنانی ئایپادی نییە هۆشیاری بەکارهێنانی مۆبایلی نییە هۆشیاری بەکارهێنانی مامەڵی لەگەڵ خەتان نییە ئەو کات نەک ئێمە وەکو باسمان کرد یعنی بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی من ینی کەلیمەیەکی بینی زۆر جوان بوو ئەڵێ ئەم مناڵە ئەیخێتە ژوورێکەوە نەک ڕقابەتی تۆ ڕقابەتی خوش و ڕقابەتی کەسیش نازانێ یا بالفعل تۆ بە سێر چێک هەموو شتێکەکە کە کاتێکە چیتە ژوورەوە ڕۆڵە ژیانەمە چیەکە یاڵە باوکە ژیان خەریکی خوێندن و سعیکردنم خوێندن ئەلکترۆنی نیە یا لە ڕۆڵە 2 ساعات لە باوکە منەمێ ئەم ساڵ دەرەجێ باش بێنم 10 ساعات سعی بکەم یا ڕۆڵە بۆ تابایی نەخەوتووی ئەمە هەموو مزعافاتەکان بە زمانی سادی خەڵک قسە بکەین من پێم خۆش بوو لەگەڵ ئەم سیستەمی ئۆنلاینەیە جەنابتان 4 باوکو دایک بێنە لێ دایبنیشێن بزانم مزعافاتی ئەم خوێندنی ئۆنلاینە چییە ئێمە وەکو مامۆستا تەسیراتی سلبی ئۆنلاینەکەەوە تەسیراتی سلبی نەدانی موچە بازەکەین بەڵام باسی کێشە کۆمەڵایەتێکە کە تۆ شیرازەی کۆمەڵایەتی شتێکەکەی بە دڵنیای و شیرازی کۆمەڵایەتێکەچێ بەڵام من ئەمە مستهدەفی بینم لە وەزارەت مستهدەفی بینم لە حکوومەت چۆن ئەمانە یعنی گروپات و ئەمە هەیە پاڵنەرێکەیە لە وڵاتیە لەم هەرێمەیە بۆی کە بەداخەوە ئەم واقعی شیرازەی کۆمەڵایەتی کوردەواری جوانی خۆمان تێک بچێ ئەمە دیارە مستهدەف فەڵێن لەگەڵ ئەوەی کە خوێندنەکە نیە لەگەڵ ئەوەی کە پارەگەژە خێنە جیرفانی خۆمان لەگەڵ ئەوەی مامۆساژ ناتێتەوە لەگەڵ ئەوەی موچەش نادەین با شیرازەی کۆمەڵایەتی شتێک دێن زۆر بە کورتی دۆخی مامۆستا لە بە ئەلکترۆنیکردن لە ڕووی داراییەوە باشترە چکە بەشەی لەو پاساوانە یا ئەوەی کە لێی خوێنرێتەوە ئەڵێ لە بەرۆی بە ئەلکترۆنیە موچەی پێ نادرێن وەڵام مامۆستا بە لە ماڵەوە خەریکی بە ئەلکترۆنی خەریکی وتنەوە نا خۆ مامۆستا بە ئەلکترۆنی ناچێت کاسی و تەمات و خار بفرۆشێ لە ماڵەوە مامۆستاتی خۆیەکە مامۆستا هەمان بژێوی لەسەر یعنی فەرمانبەر هەمان بژێوی لەسەر من لە ناوەندی خوێندنا بم لەم یعنی ئەمانە ئەڵێن مامۆستاکە لە ناوە لە ئەمە بێهمێتی ئەوان دەرخا یعنی ئەڵێن مامۆستا قەیناکە بانەچێتەوە قەیناکە نییە
والله من ئێستا پڕ بەدڵ حەز دەکەم نەک 4 ساعت 8 ساعت لە ناوەندی خوێندنە خزمەتی قوتابیەکان بکەم پڕ بەدڵ ئێستا حەز دەکەم لە خزمەتیان نابم خۆ ئاگادارە بیریانەکەم بۆی حەز دەکەم یعنی ئەم مناڵانەی لە بەردەستی منان 40-50 مناڵە پەروەردەی بکەین یعنی بەڕاستی ئێمە باسەکە ئەمەیە خۆ مامۆستا بە ئۆنلاین و ئادی تۆزێ پارەمبەری و قەیلە ناسمەوە بۆ ناوەندی خوێندن ئەمان چۆن خەمی وڵاتێکی خۆیان نەخۆن چۆن خەمی هەرێم ئەم هەرێما خۆن ئاواژ لە عقلێتی مامۆستاگەیشون نەخێر ئێمە بە عقلێتێکەوە ئەمانە بچین و ناوەندی خزمەتی قوتابی بکەین ئەم سیستەمە ئۆنلاینە فڕێ بدرێ و بە موچەیەکی تاوا بچینەوە ناوەندەکانی خوێندن بڵێ بۆیە بە هیچ شێوەیەک لەگەڵ سیستەمی ئۆنلاینانی لە هەموو ڕۆکانەوە کە بەستەقەت ێزانین بەڕاستی ئەمانەوە بچینەوە خزمەتی قوتابی خۆشەویستەکانمان نەوەیەکی پاک و نەوەیەکی هۆشیار نەوەیەکی دڵسۆز پەروەردە بکەین یەکەم شت فێری ئەویان بکەین دژە گەندەڵ بن بۆی ئەمانە نەتوان لەسەر تەختی حکومڕانی چەندین ساڵی کە بڕۆن زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ گوانداریکردن بە هیوای چارەسەرکردنی کێشەگرفتی مامۆستایان بەداخەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتر خۆش نییە نەجەلا لە نێو وشە بەکاربێنێت دەڵێ هەڵی شۆڵی لێ هەڵکێشا نازان بەڕاستی بۆ ینی بەدەم ئەم داواکاریە و مافەڕەوەیانەوە نایە دیوادارین کوردستان ئارام بێت کێشەگرفتەکان چارەسەر بن و بەرپرسانی ئەم وڵاتە تۆزێک بەرپرسیارانە مامەڵە بکەن نەزیاتر. ئازیزان و خۆشەویستان پامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە خواتان لەگەڵ. خواتان